دەستان خۆش بێت تیپی میوزیکی لۆر زۆر سپاس دەستان خۆش بێت دەست خۆش کاک پەیام دەنگت خۆش بێت سڵاو لە بینەرەکانی ڕوودا و خۆشحاڵین کا بۆ سێم پارشێ و لەگەڵ ئێوەی خۆشەویست ئەم پارشێوەش بەڕێ دەکەین بۆ ماوەی دوو کاژێر لەگەڵ ئێمە بمێنەوە بڕگەکانی ئەم پارشێوەشمان بابەتی جیاوازیان تێدایە سڵاو و ڕێز بە وەرگرانی ڕوودا و ئومێد دەکەم کە ڕەمەزانێکی پڕخێر و خۆشی و بەرەکەت بەڕێ بکەن بۆ ئەم شەویش ئێمە میوانی تایبەتمان هەن بڕگە و بابەتی تایبەتمان ئامادە کردوون لەگەڵ پەیامی عزیزی و ئەو گروپە جوانە دەستمان پێکرد
پەیامی عەزیزی ئەوەی کە خوێندت سڵاوت لێبێ و ئەوەی کە خوێندت شیعری چێ بوو بۆ مامان؟ سڵاو ڕێز کاکە دکتۆر ئادەمی بەڕێز خۆشکی بەڕێزم دادە ڕۆژان و هەروەها هەموو گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان ئینشەڵڵا هەموو کاتێکتان بەخۆشی و بە سەلامەتی بێ. جنابی کاک دکتۆر ئادەم ئەوە ئاهەنگی ئەڵڵا ئەڵڵایە یا ئەڵڵا ئەوە ئاهەنگی کۆنی تەکیە و خانقاکانی کوردستانە و تێکستەکەی چینی حەزرەتی شەیخ سەید تەها نەخشبەندیە. سەید تەهای نەقشبەندی. دەستە خۆش بێت دەنگە خۆش بێت بگومان هەر لەگەڵمانەمێنیتەوە. بەڕێزان لە مانگی ڕەمەزاندا بازار زۆر گرنگە کە چۆنیەتی کۆنتترۆلکردنی بازار وەروەها لیژنەکانی قایمقامیەت ئەوانی کە بەنێو بازاردا دەگەڕێن کۆنتترۆلی نرخ دەکەن واروەها چاودێری شمەکەکان دەکەن ماوەی بەسەرچوونیان چ خۆراکێک چ شمەکێک لە بازاردا پێویستە نەفرۆشرێت یاخود چاودێریەکە زیاتر لەسەر چییە؟ بە تایبەتی ئێمە ئەم پارشەوە باسی دهۆکەکەین. باسی سلێمانیمان کرد ئەمڕۆ باسی دۆکەکەین بەڕێز مەردان ئەحمەد ئەتروشی کانوێنەری لیژنەی باڵای کۆنتترۆلکردنی بازارە لە قایمقامیەتی دهۆک بە خۆشحاڵیەوە لە دهۆکەوە لەگەڵمانە کاک مەردان ئەم کاتت باش زۆر سپاس کە لەگەڵ ڕووداویت. لە دهۆک ئەو ڕێکارانە چین کە لیژنەکانی قایمقامیەت بۆ مانگی ڕەمەزان گرتویانە سەبەر. باشتر و خۆشتر خشکە عزیز دەست پێکە بەبوونی هەیوە ڕەمەزانە پیرۆز هەمی مسلمانی جیهانێ و یەت کوردستانی پیرۆز دەکەم هەیوە خێر و بەرەکەتێ و ئارۆمیە بیتن یارب. لجنامە یا قایمقا یا هەرمداری یا قەزا دهۆک لجنا هەفپشکا سەرەکیە یا کنترۆلکردنا بازاری سەرانسەری قەزا دهۆک سەرپرست جەنابی قایمقامە قەزا دهۆک چەندین ڕێبەبەریا پێک دێتن دەستپێکی دشخو دەستپێکن ئەک ئەنسنینەرێ زانکویا دهۆک هەروەسا ڕێبەبەریا پارستنا خۆڕەکی و ڕێبەبەریا فیتەرنەری و ئاسایشە ئابووری و بەرگری شارستانی و پۆلیسên قایمقامیە و هەروەسا گەشت و گوزار و چاودێریا بازرگانی و کنترۆلە جۆری و هەمی ڕێبەبەریا پێک دێتن کو ڕۆژانە مەها ڕەمەزانê و بەری مەها ڕەمەزانê jî پرۆسێسا سەردana bazarî em dikein û hemî cora û cora çi işlayê marketa vebîtin işlayê embara vebîtin işlayê her tiştek hebîtin li seranserê qeza dihok ku eva min gotî em serdana wat geyn û sehtêne سەروبەرێک کارێوان بۆ کەواڵەتیا هەر کەرستەکی. باشە کاک مەردان ئەوەی سەرنجە نوێنەری زانکۆی دهۆک گوتت ئەویش کە لەگەڵ لیژنەکەیە زۆر جار لێرە و لەوێ قسە لەسەر دووری زانکۆ لەگەڵ حکوومەت و ناوەندی بڕیار دەکرێت ئەم بیرۆکەی بەشداری پێکردنی زانکۆی دهۆک لە چێوە هاتیە و زانکۆی دهۆک لێرە چ ڕۆڵێک دەبینی لەو لیژنەی ئێوەدا؟ زانکویا دهۆک وەک ڕولێ me vê lijna me diyar kirî بۆ هەر demê seredana cihêt taybet em dikeyn ew seredanê cihêt bû nimûne marketek bît an xwaringeh bîtin an kafeteriye bîtin û wek lijne hek û goman serkeristekî tê tekirin û lijne neşet biryarê ser wê an pişînyar biket bo hermdariyê ku yani wek bêjin şiklîna berçav ya lijnav ewa fîzyayî heke wek lijne neşya wekî piştrast ket ev keriste vî keristeyê rewaney ciheteke wesa bê tekirin ku tiştekê dirist li ser bidetin ka ta çirat ev keriste yê baş e an yê xirab e dê û wek zanku me nivîsîngehê tên nivîsîngehê şîretkarî bêjne mekteb istîşarî bû pişikînîna kerista û her wesa jî gele cara ku em beyne nivîsîngehê bû fehsê ew piştrast ket ku ev keriste yê dirist e an yê dirist nîne eger her wesa jî gelekê kردوتانە لە زانکۆ بەڕێز مەردان ئەتروشی hevkişgil gelwa jî ئەو پشکنیانەی کە کردوتانە ببوورە بۆ کام جۆر مادە یان چیتان
ڕەفز کردوتەوە لە بازار ئامارێکت لە بەردەستە بۆ ئێمەی بخەیتە ڕوو؟ ئامارێکە گشتیال بەردەستمە هەی یا ساڵابووری و یا هەرسێ هەیواژی ئە زۆر کەرستە هەیە بەس باراپتر ئەم پێتڤی پشکنینت وەسانە بینە و بگەهتەوێ ڕادێک و بینە زانکوێ و تاقیگەها باراپتر لیژنامە تایبەتمەند و بسپۆرێت تێدا هەین وەکی من دیار کردی دەستپێکێک و نینەرێ فیتەرنەریە گەلمە هەکە هەر گومانێک سەر کەرستێ گوشتی هەبیتن یە شارەزایەت کارێ خوددا دیار دکات کود بێژیت ئەبە فعلەن بکێرتێت ئامکێرنایەتن و هەر وەسایە ساخلەمیە مەیە هەی ئەو ڕەیا خوب پێت دەداتن کو بووی کەرستەی تا چڕا باشە ئان ڕێنمای ساخلەمیە جێبەجێتکەین سەر ئەو جهاتت ئەم سەرداناواتکەین ئەگە گەلە پێتیوی بوو کو کەرستەک پێتیوی بوو ئەم ببینە بۆ پشکنینەکە جهت ئەکادمی یان تاقیگەهت تایبەت هەکە ئەو ژێت هەینمە پەیوەندیە بواژی هەی ئەم مەجبور بین بینەوێرێ و لێرێ پشتڕاستیان و گۆمانامە دیماهیک بێتن یا لژنێ لە چ کاتێکدا مەجبور دەبن کە ئێوە ئەو پشکنینە بەرنە زانکۆ پێشتر کەرستە گونجایە ئان نەگونجایە باشە بەڕێز مەردان باست لەوە کرد کە ئێمە مەجبور بین ئەو پشکنینە بەرینە زانکۆ لە چ کاتێکدا ئێوە ناچارن کە پشکنینەکە بۆ زانکۆ بنێرن پێشتر بە هیچ فیلتەرێکی دیکەی خۆتاندا تێپەڕ دەبێ؟ بەێ ئەبخۆ هەموو تشت بە چاو وەکیت بێژین بە فیزیایی کەرستێک هەیە فیزیایی تو تەمەشا بکەی ئان ببینی دەزانی کە ئەوە باشە ئان خراپە و مگوت من بجانۆبێن گوژی دیار کرد کو ئەوێت بسپۆر هەر کرستێکی بۆ نمونە دەڵێن ئەوە وەک ئەلیکس ئان کۆزماتیک دەسەحکەینێ مەتەرەن تشتێکی ئکسپایرە دیارە بەرچەمە نەمەحتاجە چ بێتە فحسکردن ئکسپایرە دیارە یان دەبێژین کەرستێ گۆشتی دەبێژین بەێ بەڵێ باسی کەرستێ گۆشتی دەبێژین ئەکەنی نەرێمە یە فیتەرنەری بەێ بڵێنی نەرە فیتەرنەری بڕیاڕە خۆ دەدەتن لەسەر یان ڕەیا خۆ ئەف ڕەیا خۆ دەدەتن دەبێت درەیا خۆ دەدەتن سە گوشتی و ئەف گوشتە بکێرنەوەێت هەکە ما مەثلەن دانوستاندن بینەمە و لژنێ یان خوددانێ وێ خارنگەهێ مصر بیت بڵێت بێژیتن نە من بێژم ئەڤە درستە نەخرابە ئەف گوشتە بێجافا چ گوشتێ مەثلەن چ حالەت ڕیدایە وێ گافکێ بێژین باسی گۆشتت کرد کاک مەردان تایبەتمەندێت بسپۆر مەثلەن بەێ باشە باسی گۆشتت کرد بەپی زانیارەکانی ئەمە نرخی گۆشت لە مانگی ڕەمەزاندا لە دهۆک زۆر بەرز بۆتەوە هۆکارەکەی چییە تاوەکو چەند ئێوە چاودێری نرخەکانەکەن لە بازار بە تایبەتی ئەو شمەکانی کە خواستی زۆری لەسرە لە مانگی ڕەمەزاندا دەمەوێت سەرەتا لە گۆشتەوە دەست پێ بکەم دواتر پرسیاری تایبەتمان هەیە لەسەر شیرینی و شەربەتیش بە هەمان شێوە بەهۆیە گوشتی تاڕات دەکێ درستە گرانبیە بەس ئەو یا گرێدایە بە جهتێ یا چاودێریا بازرگانی وەک بها ئەم زۆر زوو تەدەخل پێ ناکەین درستە نینەرێ چاوداریە بازرگانی چاودێریا بۆ گەلمەیە بەس وەک ئەم بها بشین بێژینێ دیوچون بگەین بێژینێ مەتەلەن کاب چەندێ بۆچی بها گرانبیە دیوچونەکە هەیش لای لیژنامەوە بەس دیاریتان کردووە نرخی کیلۆیەک گۆشت چاودێریا بازرگانیوە ئەو ڕۆلێ خۆت بینن و بەێ نرخی کیلۆیەک گۆشت ئەمڕۆ لە دهۆک بەچەند بوو نرخی کیلۆی گۆشت هەیە یە هێستێک هەیە 16 هەی پێشدا حتا بیستاژی چوو بەس من باوەرە بیچە جارەکادی یە ئەرزان بیتە بێ زڤیتە بەهای خوێدی ji ber hindê jî meha Remezanê berî meha Remezanê jî goşt her bihayê wê taradekî giran bibû ne meha Remezanê daye hema her ew bihayê nûket meha Remezanê her ew bihane ew bihayê berî meha Remezanê parêzgeha dihokê çi goran ku ya mezin nekeftiye bihayda ya goştî ve cadmînî tiniş cihê
سرکی کاش بجدر مثلا بجدری بیت مثلا گیم بیتن و طلب باشە کاک مەردان نوکە یعنی وەکیلیژناوە چەندە نایە بۆ گۆشتی یعنی نرخ چەندە دەفوە نەکسیکە یعنی دەفوە و چەندە نایە بۆ 1 کیلۆە گۆشتی مامۆستا ئەم نادانین نرخی نەتابع لژنامە گەری سەرانسەری بازاری تایبەت لەسەر کەرستە ئیکسپایر گەریەتن لەسەر ڕێنمایەت ساخلەمیە تا چ ڕات جێبەجێ بکەن ئەو جهت کاسب کار دەبێژین یاما دیفچون ئەوەیە بەس ئەگەر مەدیت العەردێکی بها یەکی ڕۆن بیت ئەم پێ حالەتێدا ئەم شین مفاتەحە ڕێڤەبەریا چاودێریە بازرگانی بکەین بێژین ئەم فەکەرستە بۆ نمونەی گرانە ئەو دەبڕۆلێ خوب باراپتر وا بەیەگرێدایە مامۆستای بەڵێ باشە کەواتە تاوەکو ئێستا ئامارێکتان لایە لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا ئەو شوێنانەی کە سزا دراون لە دوهۆک بە تایبەتی لە بەرزبوونەوەی نرخدا دواتر دینە سەرەوەی کە ئەوانەی ماوەیان بەسەر چووە چۆن ڕێکاردەگیرێتە بەر لەگەڵیاندا چ سزایەکیان بۆ دیاری کراوە بەڵام لەسەر بەرزبوونەوەی نرخ تاوەکو ئێستا لە ماوەی 3 ڕۆژدا چەند دوکان سزا دراون ئەس حەستم ئامۆرەکە یا گشتی بدەمەوە یا ساڵابووری و یا وا دو هەیواژی دەبدیفدا دەمەوە دەبێژین یا ساڵابووری 2022 لژنامە ئەوە ئەسنی نەر تێدا سەردان 2900 سەردان مێتگرین خلالی ساڵە پار دەبێژین 2022 دەمێ سەردانێ 37 جه هاتینە دایە خستن و سزادان پاره 83 جه هاتینە سزادان و 865 هشداری جمعه داین تلف من 19 طن و 315 کیلو هبون اوه پروسیسا لجنامه او لجنا اصنی نرتیدا و هر وساز مسئلین لجنه دیتن لجنا گوگه و کارگهان و لجنا دیفچونا خارنگه و کافتریا و لجنا دیفچونا پانزین خانه اف هر چار لجنت اف هر لجنت گل لجنامه از حسکم آمارا سردان و هر چار لجنا بو جناب و بیجم بیت 6746 سردان خلال سال بوریدا و 87 دا اخستن هبون بو هر چار لجنا بەڵام بەڕێز ئەتروشی ئەگەر باسی ئەم ساڵ بکەین لە دەستپێکی ئەم ساڵەوە چونکە ئامارەکانی پارساڵ ئاشکران زانراون ئەوەی کە پەیوەندی بەم ساڵەوە بە تایبەتی بە ڕەمەزانەوە بێت ئەم ساڵە وەک لجنامە سەردان 479 سەردان بوون مها ایک و دو هیوا سه حتی نوکه او آمار بردستیت اویدید بردست منین بس هیوا ایک و دو بونگو بیجم 479 سردان دا اخستن منبون به فتره دا سزادان 16 سزادان هبون هوشداری 140 هوشداری بون تلف اشنافبرن دو بیجین اوی مشنافبری 219 پارچه که اوی رق وقتی بیجین کرست رق و 798 کیلو اوی شل یه سایل بیجن و او لجنه دیجی که ام همیا بهنگو بیجین آمارا لجنامت گل هر سه لجنه دی سردان 1172 سردان بون دا اخستن 15 دا اخستن بون سزدان 40 سزدان بون هجداری 304 بون تلف کرست شل و رق 219 پارچه گل 798 کیلو بون باشە ئەی لەبارەی شیرنەمەنی بە تایبەتر لە ڕەمەزاندا خەڵک زیاتر ڕوو لە شەربەت و شیرنەمەنی دەکات ئێوە چۆن چاودێری بازار دەکەن بۆ ئەوی هەم خواردنی ماوە بەسەر تو ئەکسپایر نەدرێتە خەڵک و هەم نرخەکانیش زۆر بەرز نەکرێنەوە ئالیەتی ئیشی ئێوە چۆنە؟ ابخو پروسسامه یا هیوا رمضان ابروکا روزا دو ماه رمضانه ما دهی سردانت خوید کرین روزا ایک رمضانه لجنامه امدگریان سر همی جهت تایبت اوید تب اشاره آماجه پیدای جهت شیرینیاهی ها نرخ کرستای نوکا همان شوا وکی بری ماه رمضانه چو گوران کاریت واسانه کفتینت شیرینیاهی ها دا
شیرینی های از بحثی ورد کم کو شربت تایبت گلک حوالاتی داخواز یا سه شربت های و سه شیرینی های بها هر او بهای یه بری رمضانه و ما همیجی آموزگاری داینه همی جهتت او جهت کار شیرینی های تکین و شربته کو نرخ نهیت بلند کرن نرخ هر بینید وکی نرخ بری مها رمضانه و بگیری که باش یا هیچ لای حالاتیت ما خواست تایبت کاسب کار اوید وی کاری راد بن ات بگیرن حالاتیت ما بله تنیا نرخ نیه لشیرینی و شربت دا لبروی که دبیت شیرینی هایت فروشن باشه لبروی ام شربت و شیرینیه خواستی لسره دبیت روزانه بفرشی دروز بکره و بکرێتە بازارەوە ئێوە تاوەکو چەند چاودێری کواڵیتی شەربەتەکان چۆنیەتی دروستکردنی سەردانیکردنی ئەو کارگەی کە لێی دروست دەکرێت تاوەکو چەند سەردانی ئەم شوێنانە دەکەن وە گرنگترین شت ئەوەیە کە تۆ کاتێک شەربەت یان شیرینی دەکڕیت مۆری پێوە بێ مۆری بەرواری دروست بوون واروەها بەسەرچوونی پێوە بێت زۆر جار ئەمانە بەدی دەکرێن لە بازاردا بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا ئێوە چاودێری ئەمانە دەکەن ئەگەر کردوتانە هەموو شتێک تەواو بووە هیچ کەسێک نەبووە کە ئەم سەرپێچیانە تۆمار بکرێ لێی بەێ ئەم سەردانە کارگەهێ توان دکەین جێ ژێدەرەوە ئەو جێ لێ چێتکەن ڕێنمایەت ساخلەمیە لازم جێبەجێ بکەن او شربت لازم آوا مقطریان او جهاز مقطر بیتن ناچه بیت آوا حنفیه بکار بینن هر وضع سحت کنه او مواد کارت کن پی و هر وضع لیبل لازم سر هر بطلقیه بیتن جدر دیار بیت مثلا جهه او شربت لی چیکری و چه پیکتید و نسبه او همی ما پشت راست کری و ما تأکید سر خدا ناکری کو اوه وارن مایا جیبه جیبه کن برو واجی هکت جیبه جی نکن او جه دهتا سزادان پوجمک پارا دهتا دای اخستن و ده پیرابونت یا سایدت گل هی نکرن یه لجنه ده بجین او که چه پیرابون مهن الگل ده گل کن و لازم یه پیگیر بیتن و وکی به جانب گوش دیار کی رجا اکیه پروسسامه و بردوام افریقا یعنی صباحی ده بردوام بین بس از بحث سالت بوری جید کم مها رمضان دا مسردانا همی جهایا کری جه لشربت چد کن و جه لشرین چد کن لازم جه گنجای بیتن یه دیفرن مای ساخلمیه بن بله کاک مردان ایوه تنیا لنیو بازار دا لیژنەکانتان چڕ کردوتەوە یاخۆت لە مارکێت و مینی مارکێتەکان لە دەواازەکانی بازار لە سنووری پارێزگای دوهۆک بەگشتی بە هەمان شێوەیە چونکە ڕەنگە هەندێک مارکێت هەبێت لیژنەکەی ئێوە کاتێک بە ڕۆژ سەردانی دەکات ئەو مارکێتە داخرابێ بە شەو بیکاتەوە ئێوە شەفتاتان هەیە کە لیژنەکان بە شەو و ڕۆژ بگەڕێن بله اما بو نمونه دهی ام به شب درکبوین ام درکبوین العفو بری فتاری ام درکبوین ایواری و سردانت ما نبس بروجا ام هر نینرک یه ویلجنه الریو بریا خوشی کار دکا زیده باری و هر الویلجنه جی کار دکا وجا چه بروج بیت چه بشف بیتن و بطایبت مها رمضانشی ده بشف و روشگرین اجبروی چند دا پیگیری برین مایت یه اوتنا در چشلای ریوبریا ساخلمیه بیتن چل پارستنا خوراکی بیت چل ریوبریا پیترنری بیتن دا دیفچونکا بردوام یا هی سر و ده بردوام در کبین چو وقت نیدست نشان کری از پیدا بیت ایواری بیت شب بیت در کفتنت مد بردوام نبس مها رمضانه بری مها رمضانه جی امگل جاراب شب در کبین ایواری در کبین سپیده در کبین نشرته بله باشە ئەو ماددە بەسەر توانەیەوە ئێوە لە ساڵی ڕابردوو لە سێ مانجی سەتای ئەم ساڵیش دەستان بەسەرداگرتبی چ مادەیەکیان زۆرترین قەبارەی هەیە دەبینن کە زۆرترین سەرپێچی لە مادەیەکی دیاریکراو هەیە والله ماده كوزموتيك بأوت اكسسوارات أوت كارتينون أفراد مجالك او قردبون بارجي وافصالجي وكيمو بو جناب وديار كريجيك اف هر ده هيفت بوري 219 پارچنه
او پارچه به جاش جوره و جوره اید کوزموتیکن نشرته بیت قیت حشک بیتن المارکتا و 798 اوه شل سائله اوه جی که جوره و جوره چه شربت بیتن چه اضافات طامه بن طامه شربت آبن اوه مید گرتین ام اوه جی هر وصاجی که او تشتت گریدای جی که بجین بساخلمیه و جینه بس ید کوزموتیک بیتن و یه قیت حشکه آن گوشته آن هر شتێکی دیە ئەم هەکە گۆشت بیت ئان مریژ بیت ئەم بەڕادا پارێزین حتا بیتە کەمیەک بتاننا و هەر وەسایە دیژی بەعمبارە ئەم داینە عمبارە حتا دەمەکی پشتینگی ئەم هەمیە خردکەین لژنەکە تایبەتمەند هەر لژنامەژیە حازرە دبینە جهەکی و دەرڤەی دهوکێ بژنە جهێ کاشەیە ئەم لوێرەوی کەرستەی حازر بوونا لژنەی ئەمش ناوت بین. بەڵێ باشە کاک مەردان بەڕێز مەردان ئەحمەدە تروشی نوێنەری لیژنەی باڵای کۆنتڕۆڵکردنی بازار لە قایمقامەتی پارێزگای دهۆک لەم پاشیڤە میوانی ئێمە بووی زۆر سپاس کاک پێم دەینەوە لای ئێوە چیتان ئامادەیە لەگەڵ تیپی میوزیک چیمان بۆ دەخوێنی ئێستا ئاهەنگێکە شەرمەندەیە گوڵ از رخ زیبای محمد ئەوە تێکستەکەی لە ئەمینی ئۆشنەویە ئەوە زۆر لە تەچیە و خانەخاکان لە مەولود بە تایبەت زۆر بەنەوبەنگ ئەو شیعرە ڕاستە گوێمان لێبێ بەڵێ فەرموون شرمنده گل از رخ زیبای محمد سازنده بلبل تماشای محمد جبریل ثناخوان سراپای محمد تسبیح ملک مدح ثناهای محمد ای جلب فدای نرگسی شهلای محمد ای جلب فدای نرگسی شهلای محمد ظاهر بول آدم وكو نوري شيخ آدم جمعي ملكا سجدة دبل حضرة آدم صلوات خدا بلا جمالي وهمودم والله لو واحد وخلاق دو عالم در عالم آدم نية همتاي محمد در عالم آدم نية همتاي محمد محبوب خدا رحمت حق سيدي سرور فخري دو جهان شاه نبي شافعي محشر سلطان جهان ختم رسول صاحب كوثر شمس وقمر از مقتبسي نوري ويكسر جن وبشر عاشق شيداي محمد جن وبشر عاشق شيداي محمد شرمنده گل از رخ زیبای محمد سازنده بلبل تماشای محمد جبریل ثناخوان سراپای محمد تسبیح ملک مدح ثناهای محمد
خۆش بێ دەستخۆشیتانەکەم زۆر سپاس گروهی موزیکی لۆڕ ئەوە کەسیشت لەوە زیاد بوو هاوڕێت بۆ پەیدا بوو دۆست و بەرادەری عەزیزم کاک بیلالی کێوانی عەزیز کاک بیلال لیوانوانە کاک بیلال بەخێر بێت یەکێک لە سرود بێژاینە ناسراوەکانی کوردستان زۆر بەخێر بێ سپاس دەکەم کە لەگەڵمانیت لە پاڵەوەی کە سرود بێژە ینی باڵی معریفەیەکی زۆر باشیشی هەیە لەسەر بابەتی ئەدەب و عیرفان زۆر بەخێر بێ زۆر بەخێر دیکاکە مەمنونم کاکە پەیامگیان سپاس دەکەم لە چیەوە دەست پێ بکەین بابەتی ئەدەب و عیرفان زۆر بابەتێکی فراوانە بەڵام لە گرنگی و ڕنگدانەوەی ئەوە لە ئەدەبیاتی کلاسیکی ئێمەدا چی وای کردووە کە شاعیرانمان بە تایبەت کە زۆریان زانای ئاینی و خەڵکی زۆر شارەزا بوون لە علومی شەرعی زۆر گرنگیان بە بابەتە عیرفانیەکان داوە لە ناو ئەدەبیاتی خۆیاندا بە تایبەت ئەدەبیاتی کلاسیک ئێمە باسی دەکەین بەڕای تۆ هۆکارەکە چییە؟ ئەو دیندارە سافەیەکەوە کورد پێی ناسراوە؟ سەرەتا زۆر سپاسانەکەم ومێ دەخوازم کە ئینشاءڵڵا مانگی پیرۆزی ڕەمەزان ببێتەمایی خێرخۆشی بۆ هەموو لایەک و ببێتەمایی قوبوڵکردنی هەموو ئەو جیاوازیانی کە بەشێکە لە مەشیئەت و ئیرادەی خوا بۆ ئینسانەکان کە ئەگەر خوا بیویستایە هەمومانی بە یەک جۆر بیرکردنەوە و یەک جۆر ئەخلاقیات و مامەڵات و سلوک دروستە کرد وەک خۆیە فەرمێ ولو شاء الله لجعل الناس أمة واحدة ولا يزالون مختلفين ڕێزگرتن لەم ئیرادەیە ومێ دەخوازم کە زیاتر ببێ ئەدەبیاتی عیرفان پڕە لە بەحس و بابەتێک کە سەرەتا ئەیەوێ ئینسان بگەێنێتەوە بۆ حەقیقەتی خۆی ئێمە بەپێی ئەو ئایدۆلۆژیە جیاوازانەی کە لە دین و خودی دین و کۆمەڵێک شتوەرمان گرتووە لە ڕێڕەوە ئەسڵەکەی لامانداوە ینی مەوزوعی خوا بوونی خوا وجودی خوا لە سلوکمانە یان حزوری خوا ون بووە بەهۆی ئەوەی کە نەمانتوانیوە ئەو بەشە لە صبغة الله ومن أحسن من الله صبغة لە سلوک و ئەخلاقیات و هەڵسوکەوتمانە ڕنگ بداتەوە ینی گرفتەکە لە وایە کە ئینسان کاتێک کە چوارچێوەیەک بۆ خۆی دروستەکە ئەم چوارچێوەیە ئیتر ئەبێتە ناسنامەی لە جاتی ئەوەی کە دین و ئەسڵی سلوکی دینداری بۆ ئەوە هاتووە کە تۆ ئەم چوارچێوەیە بشکێنی عاریفان و ئەدیبانی ئێمە هەوڵیان داوە ئەو جوانیە یان ئەو ڕەهاییە کە لە ئینسانە هەیە جارێکی تر بیگەڕێنەوە بۆ خۆی ئەخر مەولەوی بڵین مەولانا جەلالەدینی ڕۆمی لە نەینامەکەی هەشتی زۆر جوان باسەکە مەسەرەن کاڵێ هەر کەسی ئەزەنی خود شو دیاری من ئەز دەرونی من نەجوز ئەسرارێ من یعنی هەر یەکە لە زەن و گومانی خۆیەوە بۆ بابەتەکان ئەڕوا و پێی وایە کە ئیتر ئەمە هەموو حەقیقەتە بەڵام لە کاتێکە وەکو مەولانا فەرمێ حەقیقەتە و ئاوێ نشکاوە بوو کە کەوتە خوارەوە و هەر یەکەی بەشێکی هەڵگرت و پێی وایە هەموو حەقیقەت لای ئەوە قسەکە لەمایە کە ئێمە چۆن بتوانین لە ئەدەبیاتە بە تایبەتی عاریفان ئیشیان چۆن لەسەر ئەمە کردووە ئینسان جارێکی تر بگەڕێنەوە بۆ ناوەوەی خۆیان چونکە کاتێک کە ئینسان ئەگەڕێتەوە بۆ ناوەوەی خۆی سروشتی ئەسڵی و بنەڕەتی خۆی ینی ئەدۆزێتەوە هەروەکوڵێ هەر کەسێکی دوور لە ئەسڵی خۆی کەوێ وەسڵی ئەسڵی خۆی لە ئاخردا دەوێ باشە ڕۆژانیش پرسیاری هەیە کورد زانان و عارفانی کورد ئیشانە سەرم بابەتە کردووە بەڵام کورد تاکە ملەتی دنیای ناو ئیسلام نییە کە کاری لەسەرمە کردو هەڵبەت فارس کردوویەتی عرب کردوویەتی بەڵام بەپێی بەدواداچوونی تو کە زۆر گرنگی بەم بابەتە دەدەی هەستناکەی کورد زیاتر لە میلەتەکانی تر کاری لەسەر ئەم جێرانەوە بۆ ئەسڵە کردیە کە تۆ جەختی لەسەر دەکەیەوە من ئەوەی کە دیراسەم کردبێ لە تەواوی عیرفانە جیاوازی ئەدەبیاتی عیرفانی جیاوازی نەتەوەکان کە مەسەلەن ئێمە عیرفانی خۆراسانیمان هەیە بەڵێ سەبکی خۆراسانی عیرفانی سەبکی عێراقیمان هەیە خەراباتیمان هەیە بەڕاستی لە ناو تەواوی ئەم سەبکە جیاوازانەیە کورد بۆ خۆی سەبکێکی زۆر جوانی هەیە ینی توانیوێتی کورتی کاتەوە یعنی ئێمە ئەگەر هەر لە بابە تاهیرەوە دەست پێ بکەین کاتێ بابە تاهیر ئێوێ باسی چاکە و چاکەکاریت بۆ بکە بە شێوەیەک بۆ دباسەکە کە تۆ دروست ڕێک ئەچیتەوە نا ئەو حەقیقەتی کە ئەو ئەیڵێ شەبی تاریک و من
شەبی تاریک و سەنگستان و من ماست قەدەح ئەس دەستەم و ئوفتا و دوو بەشکاست نیگەهدارنداش نیکو نیگەهداشت وەگەرنە 100 قەدەح نەفتاد و بەشکاست ئەڵێ بە کوردیەکەی ئاوا تەرجەمەم کردووە ئەڵێ شەوێ تاریک لە بەردەڵان و من مەست نەشکا پیاڵەکە کەوتە خوارێ لە دەست چینەی هێڵا بشکێ ئەڵێ چاکەکاری نەیهێشت بشکێ پیاڵەکەم سەدان پیاڵە شکا و نەشکەوتن لە دەست باشە کاک بلال مادام ئێستا لەوە دەستت پێکرد پرسیارەکە منیش کە دکتۆریش پێشتر باسی کرد هەر ئەوە بوو کە کارکردن لەسەر هۆنراوەی عیرفان و تەسەوف ڕەنگە زۆر ئاسان نەبێت بە تایبەتی تۆ ئەڵەی من وەرم گێڕاوە ینی خۆ ئەمانە پێشتر هەر ئەم شاعیر و هەڵبەستوانە کلاسیکانە لە نێو کوردیشدا بەو زمانە نووسیویانە بەڵام ڕەنگە هەموو کەس لی تێنەگات 100% وایە ئێستا خۆی گرفتەکە تەنها لە شعری شاعیرانی ئێمە نییە تەنانەت لە کتێبەکەی خواشایە یعنی ئیشکالەکە لەوایە کە ئێمە بەڕاستی نەمانتوانیوە خەڵک وەک ئەوەی خوا وەک ئەوەی کە لە قورئانە هەیە بە خەڵکی بناسێنی یعنی تەنانەت نەمانتوانیوە قورئانیش ئەو بوعدە معنەویەی دەرک پێ بکەین و کۆی کە عاریفە گەورەکانی ئێمە و ئەدیبە گەورەکانی ئێمە مەسەلەن ئیشیان لەسەر کردووە و کاریان لەسەر کردووە آخر یەکێکی وەکو مەحوی هەر بە نمونە وەربگرین بڕوا بفەرمو شتێکی نەوتووە کە ینی خلافی قورئان بێ یان خلافی سنت بێ بەڵکو ئەگەر هەر دێڕێکی وتبێ پاڵپشتەکەی ئەتوانی ئاەتێکی بۆ بێنیتەوە کە بەڕاستی لە پاڵپشتی ئەم بابەتە معنەویانە هەر شعرێکی وتبێ پاڵپشتی ئاەتێکی خوای پەروەردگار لە قورئانە باشە دەنگێکی زۆر تایبەتە هەیە ئەمە گفتوگۆی زۆری شەڵەگرێ پرسیاری دیکەشمان هەیە بەڵام با گوێمان لە سروتێوێ دواتر بێگومان لە گفتوگۆ لە خزمەتانم هەرچەند سەوتم بەڕاستی تاو نییە لەبەرەوەی لە مدەتێکی زۆرە شتێکی ئەوتۆم نەوتووە بۆ ڕوودا و باشە بێت دەنگت للرسول عبادة لا مر زردي خجالة ما بناوي سيمنا باخوان من بيقرأ وخلوي ريبوان ريقانا يا زاياني بمخسار ريقان ويقزال آجاني بمخسار ريقان يا نوري شاواني
بمخسارێگا وەی نووری چاوانەیە بمخسارێگایە وەی قەزاڵایانە بمخسارێگایە وەی نووری چاوانێ دەستان خۆش بێت ئەمە دەنگە باش نەبوو کاک میلاد ئەمە دەنگە باش نەبوو بەخوا دەنگم باش ئەگەر باش وایە چۆنت بدە و دەنگە خۆشە سوپاسدانەکەم ومێ دەخوازم کە بەدڵی ئێوە بینەرانی خۆشەویست پەنجیان خۆش بێ یاخۆ حتمما خاڵۆ ڕێبوار هەندێک تێکستان لەناو ئەو ئەدەبیاتەدا کەسێک بۆ معشوقەکەی خۆی دەیڵێ گۆرانی بێژێک بە ڕیتمێکی سریع وەکو گۆرانیەک چی شاد دەیڵێ مناجات خوێخوانێکیش دەیڵێ ئێستا کامەیە ینی خەڵکێک ڕەنگەلەی تێکچوبی هەندێک جار هەر بۆ خۆشی دەڵێن کورە کاکەوانە گۆرانی دەڵێن بەڵام بە شێوازێکی دیکە ئیشکالەکە لەوایە ئێمە ئەبێ ڕوئیەمان وەکۆڵێ ڕاستکەینەوە سەبارەت بە ئینسان ئەم هەموو مامەڵەیە بۆ خۆشەویستی و عشقی ئینسانە یعنی عاریفان ویستویانە لەم بابەتە بێنە دەرەوە بەڕاستی یعنی چۆنەڵی سەرقاڵ بنیان مەشغوڵ بن بە عشقێکی مەجازیەوە ئەسڵان ئەوان پیان وایە کاتێک کە یەنە ناو بابەتی معریفەتی عیرفانەوە یعنی ڕاستە و خۆ مامەڵەکردنە لەگەڵ خوایە چۆن مامەڵە لەگەڵ خوایەکەی ئەم مامەڵەکردنە لەگەڵ خوایە غەیرەوەی کە ئەبێ لە ڕێی عەبدەکانەوە بێ لە ڕێی ئینسانەکانەوە بێ ئینسان ئەبێ بوونی ڕاستەقینەی خۆی تیاپیا بکە یعنی لەم دووسێ ڕۆژانە بە خزمەتی شعرێک گەیشتم وابزانم هی تەصنیفێکی شێخ ڕەزایە لەسەر شعرێکی تر ئەڵێ وتم سورمەیە بۆ چاوی عاشق خاکەکەی بەرپێت لە ئولکەی عیشقەدا لافی شەهەنشایی لێ بدەی لێت دێ سەبا یارانی مەجلیس گەر هەواڵی من بپرسن لێت بڵێ کێشاویە تێمەیخانە چاوی بێچوە عیارێ ئەوان ئەیانەوێ ئینسان لەو مامەڵە عیشقیەوە جارێکی تر وەکۆڵێ مامەڵی لەگەڵا بکەنەوانێ کە خوا لەگەڵ ئینسانە بێتی لە ئەزەلەوە لە ڕێگای خۆشەویستی مرۆڤەکەەوە دەیانەوێ خۆشەویستی خوا بدۆست بە دڵنیاییەوە ینی ئەوە گرنگە چونکە زۆر جار ینی کێشە و گفتوگۆ لە سەرمانە دەکرێت ئەم بابەتە تێکستانی کە بۆ عیشق نووسراون لەلایەن ئەو شاعیرانە کلاسیک بۆ عیشقی مرۆڤێک نووسراونیان بۆ عیشقی خوا نا ئەزانی چۆنە ئەوان سەرتر لە مرۆڤ
یعنی ڕۆشتون ئەوان توانیویانە وەکو ئەڵێ وەکو سەیدی هەورامی ئەڵێ تا مەجازمە بۆ حەقیق نەمە بۆ حەقیق بێ مەجاز تحقیق نەمە بۆ پێی وایە کات تۆ ئەبێ ئەگەر ئەمانە هەمووی پێپلیکانەی ئەو پەیژەیەن کە نابێت تایە بۆستی ئەبێ بڕۆیتە سەرەوە یعنی من هەردوو نمونەی زۆر زۆر بەسیتی حەزەتی یوسفێنمەوە لە قورئان لەگەڵ حەزەتی سولەیمانە حەزرەتی یوسف سەلامی خوای لەسەر بێ وەختێک کە عەشقی زوڵەیخا بۆ ئەو یعنی هەموو وەکوڵێ بیسڕ و هەموو ئەو منتیقەیە ئەتەنێ بەڵام وەختێک کاتێک کە ئەگا بە یوسف خۆ یوسف لە نوقتەی خۆیان کۆتایی پێنایەنێ بەڵکو لە یوسفەوە بەرزە بێتەوە بۆ لای خوا کە ئیتر وەکو مەحوی لە جێگەیەکە ئاڵێ کە ئینسان کاتێک کە ئیتر ئەگا بە معشوقی ئەزەلی و ئەبدی ئیتر ئەم عیشقانە ئیتر هیچ مانە و مەغزایەکی نامێنێ وەکو مەحوی ئەڵێ سێبەری لێبارە هەرکەس مەیلی تەنهایی بکە تەنانە سێبەرەکەی خۆشە لێبارە چ جایەوەی کە مەسەلەن بگەڕیتەوانێ بۆ عیشق بەڵام ئەوەی بۆ نمونە کەناڵی نووسیوێتی بۆ محبوبە بۆ دێن بە شێوازێکی تر تەفسیرێکی تری بۆ دەکەن دەڵێن نا ئەمە پەیوەندی بە مرۆڤێکەوە نیە و بەڵکو ئەمە پەیوەندی بەخوا هەیە بەڵام ئەو زولف و ئەو بابەتانی کە بەکار هاتووە دەستەوازانە لە زمانی کوردیا کەلیمات عاجزە لە دەربڕین یعنی ئێستا من ئەگەر بۆ نمونە باسی مەستی بکەم باسی ئەو شەرابەن تەهورە بکەم کە بەدەست مەولا خۆیەوەیەتی هەر کەس کە بەشیاوی ئەوەی بزانێت جورعەیەکی پێ ئەبەخشێ یعنی بەغەیری مەستی چ کەلیمەیەکی تر چ وشەیەکی تر هەیە من بەکاری بێنم هەتا ئەوەی کە بتوانم جێگەی مەستبوون و کۆمەڵەشتی لەم بابەتانم بۆ بگرێتەوە یعنی کەلیمات عاجزە لە دەربڕین مەجبورم ئیسفادە لە زڵف بکەم مەجبورم یعنی من لەم دوو سێ ڕۆژانە لێکۆڵینەوەیکی زۆر وردم لەسەر چوارینەیەکی حاجی قادری کۆیی کرد ئەڵێ لە سەیری خاڵەکەی کوڵمی کەماری زولفی داناوە لەسەر تەسویرەکەی ئادەم مەلەک سەد عوزری هێناوە کە شەیتان تاقی محرابی برۆی تۆی دیوتی یا ڕەب لە سوجدەی حەزرەتی ئادەم سەری خۆم بۆچی باداوە بابەتێکی ئەوەندە قوڵ و کاریگەرە کە پەیوەندی بە چیرۆکی خەلیقەتەوە هەیە کە پەیوەندی بەو لەحزەیەوە هەیە کاتێک کە خوای گەورە حەزرەتی ئادەم دروست ئەکا جاری حەزرەتی ئادەم هەر لە بناغەوە هێشتا پێش ئەوەی کە ڕۆحی خوا بکرێ بەبەری حەزرەتی ئادەمە گڵێک بۆ هیچی تر باشە بەس هەست ناکەن ئەمە ینی دەتانەوێ جۆرێک مانا بەو تێکستانە بدەن کە لە ئەساسدا ئەم تێکستانە بۆ نمونە شاعیرێک بۆ خۆشەویستەکەی خۆی نووسیەوە یعنی لەسەر ڕوو پەرچەمت کردوویەتی تەشریحی ئاینت مەسیحی بێ ئەگەر ئەهلی محیبەت دێتە سەردینت بە یادی خاڵی تۆیە سەجدە بەرمۆرە دەبەن شیعە لە مل زەنارەکەن تینی لە خۆشی زولفی تینتینت چی ئیمکانە قەمەر هەڵبێ مقابل شەمسی ڕوخسارت بە پەروانە نەبێ پەروین لە شەوقی چاوی پەروینە دەمە باسی یارەکەی خۆی دەکەیتر بۆ ئاوا دوور و درێژی دەکەنەوە و ناتانەوێ بڵێن ئەمە عەشقێکە شتێکی خۆڕسکە لە بینی مرۆڤەکان هەیە و ئاساییە ئەمانەش مرۆڤن و ئاساییە خەڵکیان خۆشویست زۆر زۆر ئاساییە ئەکرێ بەڵام ئێمە وەختێک کە گەڕینەوانێ بۆ ژیانی ئەم پیاوانە ژیانی ئەم پیاوانە ئەوە ناڵێ کە مەسەلەن بەبەردەوامی و کۆڵی خەیاڵی لای ئافرەتێک بوو بێ هیچی تر بەڵام ئەوەشی تێدا هەبوو ئەوەشی تێدا هەبووە قسەکە هەردیانە بێ شخصیت و کەسایەتی ئەسڵەن من لە زۆر شوێن ئەمەم باس کردووە یعنی ئەوان ئەگەر بە ڕێگەی شەرعی خۆی و ڕێگەی طبیعی خۆی تەنانەت نەگەیشت بێتن بە حب و وەکۆڵی خۆشەویستی بەرامبەرەکەیان ئەسڵەن ینی چۆنڵی بە جۆرێک لۆمەی خۆیانیان کردووە یعنی باشە تۆ چیەکەی لەم شعرەی مەسەلەن بۆ نمونە ئەڵێ تۆ کە دەرکەوتی مەپرسە چی بەسەردێ گیان و دڵ مەحویە فەرمێ تۆ کە دەرکەوتی مەپرسە چی بەسەردێ گیان و دڵ حاڵەتی شەونم تەماشاکە لە وەختی ڕۆژهەڵات آخر کاتێک کە ڕۆژ هەڵیە ئیتر شەونم یەک پارچە بێ بە هەوا ئیتر نامێنێ کاتێک کە ئیتر معشوق دێتە حزور ئەبێت تۆی یەک پارچە نەمێنی خسرە و شیرینی نظامی مەخوێندەوە خسرە و شیرینی نظامی طبعا شتێکی زۆر جوانی تایە باس لەوەکە نظامی لەسەر زمانی مەسەلەن شیرین شەوێک بە مەستی خەسرەویە بۆ لای بەڵام دەرگای لێ ناکاتەوە بەڵام پێشەڵێ عیلەتی دەرگانەکردنەوەکەی لە خەسرە و چی بووە ئەڵێ حەدیسی ئەنکی دەربەستەم ڕەوا بوود کی سەرمەست ئامەدەن پیشەم خەتا بوو باز لەوەکە ئەڵێ ڕاستە من دەرگام بە ڕووی توا داخست
بەڵام هەر دەرگادا خستنەکەم بە ڕووی تۆیە خود عینی عەشق بوو ئەڵێ لەبەرەوەی کە بیستە بووم لە دکتۆرم بیستووە لە حەکیمەکانم بیستووە هەر کەسێک کە فشاری شەکرەی بەرز ببێ ئەبێ لە شیرینی خۆی بپارێزێ بۆیە منیش ئەمزانی کە تۆ بەو مەستیەوە هاتوویت و فشاری شەکرەی خوێنی تۆ ئەوەنە بەرز بۆتەوە ئەگەر شیرینی و شەکراوی ویساڵت بەدەست بهێنایە لەگەڵ منە وەکۆڵێ ڕۆحت تیاچوو کاکە بیراگیان ئێمە لە شعر و ئەدەبیاتی عرفانی تەسەوف کوردستان زۆر دەوڵەمەندە تۆ خۆ دەزانی ماشەڵڵا شخصیەتەی وەکو جنابی وەفایی مناڵی مەحوی ئەو عەزەمەتن واقعان هەمویان ئیستا کوردستان لە چه ئاستێکدایە بۆ ینی ئێمە کەسێکمان ئیستا وەکو وەفای نییە وەکو مەحوی نییە وەکو ناڵی نییە ئێمە چی ئەوە چ نوقسانێکە ئەوە چیم بۆ نیمانی نوقسانێکە ئەوەیە مامۆساپەیام ینی ئێمە ڕازگۆنین لەگەڵ ئەوەی کە ئەیڵین و ئەیکەین ئەو پیاوانەوانە بوون ئەو پیاوانە هەتا ئەوجی ڕازگۆیی نمایشی حقیقەتی خۆیانیان کردووە بەس ئێمە ناتوانین نمایشی حقیقەتی خۆمان بکەین بۆیە تەواوی ئەو شتانەش دەکەین بەرگەی زەمن ناگرن یعنی زوو کۆتاییان پێەیە یەکێکی وەکو بێخود لە کاتێکا کە ئەیەوێ بڕوا نانی ڕاتبە کۆ بکاتەوە چاوی بە ئافرەتێکەکەوێ بە شوێنێکی ئەکەوێ یەکسەریەتەوە لۆمەی خۆی ئەکا نووسیوی شێتەوە بۆ ئەوی کە من و تۆ لێرە بیخوێنینەوە هیچ بەعیبیشی نەزانیەوە کە لۆمەی سەختی وەکۆڵێ خۆی ئەکا ئەڵێ بێخود وەرە پێت بڵێم ئەگەر هۆشیاری ئەم پەندە بەگوێی دڵ ببیە هەتا ماوی تۆ کە تەماشای سەیری ژنت کردووە هەتی و تەماشای لیباسیشی مەکە ئەگەر تۆ پیاوی ینی بەجددی ئەم پیاوانە یەک ڕەنگ بوون یەک ڕەنگ بوون ڕنگڕێژ بوون بە عیشقی حەقیقی وەکو مەسەلەن نالی زۆر جوانەڵێ یەک ڕەنگم و بێ ڕەنگم و ڕەنگین بە هەموو ڕەنگ بەم ڕەنگە دەبێ ڕنگڕێژی عیشقی حەقیقی باشم لەگە پرسیار بکەم مەسەلەن پرسیار بکەین لەوەی کە ئایا ڕەنگی خوا چۆنە چییە زەردە سەوزە سپیە قاوەیە ڕەشە چێ یعنی مۆرە کامیانە نەخێر ئەسڵەن ڕەنگی خوا لە بێ ڕەنگیایە بۆیە ئەفەرمێ صبغة الله ومن أحسن من الله صبغة ئێمە نەمانتوانیوە ینی وەکو مسلمان من ئەم قسەیەکەم پێویستە یعنی ڕەخنە لە خۆمان بگرین چونکە بەجددی مەولانا کە دەست پێ ئەکا بە مەسنەویەکەی ئەفەرمێ بشنەوید ئەی دووستان ئین داستان خود حقیقت نەقدی حالێ ماستان ئەگەرەتەوێ بگەی بە حقیقت دەبێن لە پێشا نەقدی خۆ بکەی ئێمە کەسمان تیا دروست نەبووە ینی زۆر تەبیعی لەناو لەبەر ئاوێنەیەکا بۆستێ باکی لە هیچ شتێک نەبێ و نەقدی هەموو ئەو سلوکانەی خۆی بکا کە ئەیکا بە پێچەوانەوە ئەسڵەن تەبریر بۆ هەموو ئەو شتانە ژەهێنێتەوە بە ئاەت و بە حەدیث و بە کۆمەڵێک شت کە بەڕاستی ئەم کەسە وەکوەڵێ لەگەڵ خوایایە و لەگەڵ قورئانایە و لەگەڵ مسلمانانایە و بەڵام کاتێک کە تەماشایشی ئەەکەی هیچ جیاوازیەک نییە لە ڕەفتار و سلوکی ئەم کەسەیە لەگەڵ کەسێکە کە گەر مەسەلەن بێدین بێ مانگی ڕەمەزان یەکێکە لەو مانگانەی کە بۆچی مەسەلەن زۆربەی زۆری عورەفا لە مانگی ڕەمەزانە تەقازای شەرابیان کردووە ئەرێ دڵ بێ شەرابی لە علی گوڵ ڕەنگت لە گوڵ شبکە کە جیلوەی گوڵ لە گوڵ شەندانە بێ بولبول لە چڵ شبکە کە هەڵگیرسا لە نووری بادە شەمعی حوسنی جانانە نەچێتە سەر تەریقەی حەزرەتی پەروانە دڵ شبکە بە ئاهم گەڕەقیبانت بسووتێن ئەی گوڵی ڕەعنا مەڕەنجە تو خدا شعلە لە ئاقاری چقڵ چی بکە ئەڵێ چی ئەڵێ هەتا ماوە دەبێ ئەشکی نەدامەت داوەرێنێ چاو هەتا ماوە دەبێ ئەشکی نەدامەت داوەرێنێ چاو عەرەقڕیتن نەبێ شەخصی لە کاری خۆ خەجەڵ چی بکە ئاخر کاتێک کە ئینسان ئەگەر کارێک ئەکا وەکوڵێ جگە لە شەرمەندەی و ڕووزەردی و خەجاڵەتی شتێکی تری بۆ نامێنێتەوە بە غەیری ڕشتنی عارەقی سارد و سڕی خەجاڵەتی چ شتێکی دیکەی لە دەست دێ بیکە ئەم پیاوانە توانیویانە خۆیان بنووسنەوە ینی من نالی کاتێکە لە تورکایە باشە کاتێک کە ئافرەتێک ئەبینێ باشە ینی ئەوەنە ئیشتیاق و ئەوەندە حەزی هەیە بۆ کورد یان بۆ سلێمانی بۆ خاک و وەتەنەکەی خۆی نازانێت چی بکە نازانێت چۆن قسەی لەگەڵا بکە بێنێتە قسە بکە بزانێ ئایا و معشوقە ئەو کەسەیە کە هاوزمان و هاوڕازی ئەمە ئەڵێ پەچەی پەرچەمی و زڵفی سیا هەر دەڵی مانگەشەوە کوڵمیتیا لا دەدەسرۆکەی هەوری لە جەبین دەرکەوێ شەمس و قەمەر نور و زیا
جل أجر تركي تعال عربي بي أجر كردي أجر فرسي بيا شن جوانا يعني أم حواره لقل كسيكا كتو أصلا هر نشد زاني وكشيه بلام أتوي لري أو مثلا ساغي وباكي وعشقي كهتا برامبر ببرامبركات خود نمایانێکی ڕاستەقینەی خۆت بکەی دینداری سلوکی دینداری جارێ پێش هەموو شتێک پێش ئەوەی کە تۆ بتەوێ قسە لەسەر بەرامبەرەکەت بکەی ئەبێ قسەی ئەوەڵ و ئەخیر لەسەر خۆت بکەی ئایا خۆت چیت هەر بەڕاز یعنی کاک ئەحمەدی موفتیزادە ڕەحمەتی خوای لێبێ شتێکی زۆر زۆر جوانی هەیە ئەڵێ سێ پرسیار ضرورە لە خۆت بکەی ئەڵێ ئەگەر ئەرکی گرانی ماڵ و منداڵ تنی لێ هەڵچنیوی بێتە سەرحاڵ بە تاموتین بەجێ نایە عیبادەت ئەنا متمانووە و تۆش هەوڵی مەینەت لە باتی بۆچ کە ئاوا و وەهایە سەرنجێکی دڵت بە چیتایە لە باتی سەرنجێکی دڵت بە چیتایە بەڵام ژیرانە ناخی دڵ دەرێنی قماری ژینە نەکخۆ بخڵەتێنی پرسیارەکەکە ئەڵێ لە بۆ سێ پرسی بوونی جوانی دانان پەیاکە ڕاستەقینە سێ وەڵامان کاکە من حەقم نییە بەوەی کە تۆ مسلمانی مەسیحی جوولەکەی گاوری هەرچیەکی بەڵام تو خوا ئەگەر مسلمانی مسلمانانە ژیان بکە ئەگەر مەسیحید مەسیحیانە ژیان بکە ئەگەر جوولەکەی جوولەکانم وەکوەڵێ بەپێی ئەو شەریعەتەی کە خوا بۆی ناردووی هەر بەو شێوە ڕاستگۆیانە و ڕاستەقینانە ژیان بکە بۆیە کاک ئەحمەد ئەم پرسیارەکە ئەڵێ ئەم سێ پرسیارە لە خۆت بکە یەکەم بەندەی هەوای یاخوا ئاخر ئێمە کێمان لەسەر خوا هاتووینەتە دەنگ هەمومان لەسەر خۆمانینە دەنگ کاتێک کە ئیمتیازاتەکانمان کەم ئەبێتەوە کاتێک کە ئیتر ئەو بەرژەوەند خوازیەی دنیای بەرژەوەندی کە میکانیزمی بازار حکمی ئەکا یەتە ناو حیات و ژیانی ئێمەوە چاوچنۆکیمان بۆ پیا ئەکا ڕق و ڕژدیمان بۆ دروست ئەکا ئیرەیی و حەسادەتمان بۆ دروستەکە بەرامبەر بە کەسەکانی تر ئایا هەر بەڕاست ئێمە بەندەی خوایان بەندەی هەوا کاک بیلال هەمومان ڕاکێشاوەتە ناو گفتوگۆ کاتیەوەیە کە گوێویستی بەرهەمێک بین پێکەوە بەس پێشکی بۆمان باس بکە بزانین چییە و نازانم لەگەڵ کاک پەیام تەنسیقیەوەتان کردووە کە وەڵاهی ئەو شتەمانوت بەڵام تو دوایی باسی ئەومان کرد کە شعرێک بخوێنمەوە شعرێکی بەو سیفەتەی کە ئەمساڵ ڕوودا و لە سلێمانیە ینی پاسیڤی ڕوودا و لە شاری خۆشەویستی سلێمانیەمان کرد بەڵێ ساڵانی ڕاب سەرکەوتوو بنیاخوا پێم خۆشە شعرێکی حەمدی صاحب قران کە یەکێکە لە شعرە زۆر ناوازەکانی لە خزمەتانە بخوێنمەوە ئەگەر برایانی مۆزیسیان لەگەڵمان ئەحواڵی ئەم زەمانە لە کایی مناڵە چێ دنیایەکی چپ و چەڵە لە زەرفی بەتاڵە چێ لەم باخە هەردەمە کە دەگامی وەیە دەڵێ ئەم کۆنە گومبەزە لە دوکانی بەقاڵە چێ نەقس و کەماڵی خەڵکی جیهان معتەبەر نییە نەقس و کەماڵی خەڵکی جیهان معتەبەر نییە هەردوو محەققە کە بەدەستی زەواڵە چێ گەه ڕۆژە دەبێ بە ئەسیری زەلامی شەو گەه بەدری کابیلە کە بە دەردی هیلالە چێ ئیقباڵ و شەوقی تابعی علم و جەهل نییە ڕێکەوتە بازە ئەمڕۆ سبەینێ لە داڵە چێ ئەیوانی جەم کە هەمدەمی کەیوان بوو مودەتێ ئەمڕۆ بە پەستی خانە خراپە لە چاڵە چێ ئەو نەونەمامە سێبەری دوێنەی لە نازە کرد
ئەو نەونەمامە سێبەری دوێنەی لە نازە کرد ئەمڕۆ لە ئاگرایە لە چیلکە و چەواڵە چێ بڵقی سەر ئاوە بڵقی سەر ئاوە کاکە جیهان تێ بفکرە تۆ بۆ کەس نەبوو بە ماڵ و نەبۆ کەس لە ماڵە چێ بێلێوە ئەم جیهانە بێلێوە ئەم جیهانە تەماشاکە نەیژەنی بینایی کوێرە ئەفسەحی لە لاڵە چێ هەرناڵە لە بورجی جەلادا وەکو هیلال هەرما هەوا لە کونجی مەلالە لە ناڵە چێ بازاڕی دەهرە قیمەتی ئەشیا بە جێگەیە مێشێ بچێتە ڕووی نیگارێ لە خاڵە چێ دنیا هەناسەیەکە نەچوو بێ نەهاتبێ حاڵێکە بوو بە چیکە لە عالەم بە حاڵە چێ لەو عمرەوە کە بوویەتی نوح وتویەتی دنیا لە ڕحلەتا لە خەوی بێخەیاڵە چێ خۆلا بدەن لە باری گرانی حقوقی خەڵک بنوارڕکە هەڵگری لە فیلەی حەماڵە چێ نەکبەتیە ئەو کەسەی کە عیزەتی نەفسی عروجەکە شامی مەلالی بۆیە لە ڕۆژی جەلالە چێ بۆ نەفع خواشناسی بۆ نەفع خواشناسی عیبادەت ڕیاییە تەقوای ئەم زەمانە بە نرخی وەباڵە چێ بانگێکی ترکە لە غەیبەوە ئێستاکە دێتە گوێم هێندە زوڵاڵە دەنگی لە دەنگی بیلالە چێ الحەشر والقیامە کات و دنیا ئاخیرە دەڵێ لقمەی حرامی ئەمڕۆ بە نرخی حەڵاڵە چێ دەنگت خۆش بێ هەر بژیشت هەمووی حکمت و فەلسەفە و هەمووشی وەکەوەی تۆ وتت بنەچەکەی لە شریعەتی ئیسلامەوە وەرگیراوە ئوستاز ئادەم شتێکی ئەم پیاوە یعنی ئەوەیە کۆمەڵێک بابەت ئەوروژێنێ کۆمەڵێک بابەت باس ئەکا لە هیچێتی دنیا کە پیاوە گەورەکانی پێش ئێمە تەسەور ناکەم یعنی چۆنەڵی ئەوەندە ورد لەم بابەتەیە ڕۆچوو بێتن بە تایبەتی کاتێک کە باسی هیچێتی ئەم دنیاە ئەکرێ مەولەوی یان بڵین مەولانای جەلالەدینی ڕۆمی ئەڵێ دنیا هەمە هیچ و ئەهلی دنیا هەمە هیچ ئەی هیچ بەر هیچ ئەز هیچ مەپیچ بەڵام لەوە جوانتر بە کوردانەتر مەحوی خۆمان لەبارەی ئەم هیچەوە شتێکی وتۆ لەبارەی هیچی دنیاوە کە بەڕاستی زۆر تایبەتە بەلام و حەزەکەم ئینشاڵڵا لە خزمەتانە یەک دوو دێ ڕیشی ئەگەر بێ بخوێنمەوە ئەڵێ دنیا کە هیچە جوملە دەزانن کە چیچ کەس مردانە بۆ خوددا نییە دەست هەڵگرێ لە هیچ ئەڵێ ماچی دەمی لە کەڵکەڵەما بوو چ خۆشیوت قرم ئەی ئەسیری واهیمە خۆش ناکرێ لە هیچ تا سەر نەبۆتە گۆ دە لە دنیا دەتۆ شەقێ هەر ئەو شەقە بەکارە کەوا هەڵدرێ لە هیچ ئەو هیچەی کە نیچە باسیەکە ئەتوانم بڵێم هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ ئەم هیچەی کە مەحوی ئێمە باسیەکە حتمما ئەم هیچە زۆر هەڵدەگری زۆر هەڵەگرێت ئێمەش بیلال کەیوان زۆر زۆر سپاس دەکەین ئەم پاشێوەت لەگەڵ ئێمە ڕازانەوە مێدەشی کە بتوانین لە شەوەکانی داهاتوە گەردەرفەت بوو زیاتر لەسەر هیچ و لەسەر بابەتی دیکەش قسە بکەین زۆر سپاس کە میوانی سپاس دەکەم زۆر سوودمەند سپاس دەکەم قوربانە زۆر سپاس سپاس بۆ ئێوەی بەڕێزیش دەستان خۆش بێ بەڕێزان شاشەکانتان مەگۆڕن بەرنامەکەی ئێمە بەردەوامە بەڵام ناوبڕێک وەردەگرین لەگەڵتان بەردەوامە دەنگت باشە مامۆستا باشە دەنگت باشە مامۆستا سەرمایەتی دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان لە بەرنامەی پارشەوە لەگەڵتانین دکتۆر باسی مژارە ئاینیەکەمان بۆ بکە حتمما مژاری ئەم شەوی پاشی باس لەو شتانە دەکەین کە ڕێگە پێدراون لە ڕووی شەرعیەوە بۆ ئەو کەسێک کە ڕۆژەوانە و ئەو شتانەشی کە ڕێگە پێ نەدراون ئەمە بابەتێکی گرنگە بۆ خەڵکی ڕۆژەوان لەبەرەوەی کەسێک لەو ئەوەندە کاژێرە خۆی برسی دەکا خۆی تین و دەکا مەبەستێتی ڕۆژوەکەی گیرا بێت لەبەرەوە پێویستی بە هەندێک ڕێنمایی شەرعی هەیە تاوەکو بتانی بە شێوەیەکی دروست بە و ئامانجە بکە کە دوجار ڕەزامەندی خوایە بە سپاسەوە مامۆستا میوانی ئێمەیە
دکتۆر ناسح بەخێر بێ. زۆر سپاسان. دکتۆر زۆر بەخێر بێت بەڕێزیان مامۆستای بەشی زانستە ئیسلامیەکانە نەزانکۆی سلێمانی زۆر بەخێر بێ مامۆستا. هاوکات وتارخوێنیشە لە شاری سلێمانی لە کامەیەوە دەست پێ بکەین ئەوانەی ڕێگە پێدراون یان ئەوانەی ڕێگە پێ نەدراون. لە کامیانەوە دەست پێەکەن ئەوێ باسی هەردووکی بکەین. ئەوەی کە ڕێگە پێ نەدراوە کەمە، بەڵێ ئەوەشی ڕێگە پێدراوە زیاترە. کەوا با باسیوانە بکەین کە ڕێگە پێ نەدراوە ئەوانی تر دەمینێتەوە. بەڵێ کەسی ڕۆژوەوان پێویستە لە کاتی بە ڕۆژوبووندا خۆی لە چی بە دوور بگرێت بۆ ئەوەی ڕۆژوەکەی گیرا بێت. سەرتا بەناوی خی گەورە و میهرەبان سڵاو لە ئێوە لە هەموو بینەران. ئومێ دەکەم کە ئەم مانگە پیرۆزە زیاتر وامان لێ بکە دەلاقەیەکمان بۆ بکاتەوە کە چیدی ئەوەندە باوەش بە زەویدا نەکەین و بتوانین زیاتر لە خزمەت پەروەردگارماندا لە دنیایەکی ئەویندارێتیدا ژیانێکی هاوسەنگ هەم لە ڕووی خودی خۆمان، ڕۆحی خۆمان، دڵی خۆمان، دەرونی خۆمان ژیانسازی ئەنجام بدەین، هەم لە ڕووی خانەوادەگیمان بتوانین ئاشتەوایی و دۆستایەتی و دنیای ئەوین و محەبەت دروستکەینەوە، هەم لە بینی خۆمان و دەوروبەریشماندا لاپەڕەیەکی نوێ هەڵبدەینەوە لە ساغی دڵەکان و سافی ڕۆحەکان و گەشاوەیی پەیوەندی نێوان ئێمە و دۆستانە. دیارە بە ڕۆژوبوونیش ئەو دۆستایەتە جوانەیە کە لە نێوان ئێمە و پەروەردگارماندایە. خی گەورە سوبحانەه و تەعالا بە ڕۆژوبوونی زۆر خۆش ئەوێ، چونکە ترۆپکەی دڵسۆزی و ئەویندارێتی بەندەکانی تایە لە خزمەت پەروەردگارە. خۆشەویستی خوا گەیشتۆتە ئاستێک بۆ بەندەکانی کە تەنانەت ئەگەر بە بۆنەی کەم دوان و کەم خواردن و بە ڕۆژوبوونەوە بۆنی دەم بگۆڕێ لای خوای گەورە خۆشەویسترە لە میسک، کە ئەمەش ئەو پەڕی ئەویندارێتیە کە خوای گەورە سوبحانەه و تەعالا وەکو لە فەرمودەکانە دەری بڕیەوە بۆ بەندەکانی. دیارە ڕۆژوگرتن واتە خۆگرتنەوە لە بانگی بەیانی تا بانگی ئێوارە لە خواردن و خواردنەوە و ڕابواردن. ئەم سیانە مرۆڤی مسلمان لەو سۆنگەیەوە خۆی دەگرێتەوە وەکو جێبەجێکردنی فەرمانی خوای گەورە، واتە ئەمشتانە دەکرێت حەڵاڵن بۆ مرۆڤ کە لە ماڵی خۆیەتی بخواتەوە لەگەڵ هاوسەری خۆیەتی، بەڵام خوای گەورە دەفەرمێت خۆتی لێ بگەرەوە لە بانگی بەیانی تا بانگی ئێوارە تا ڕابین لەسەر خۆگرتنەوە لە هەموو حرامەکانی دیکەی تر، چونکە پەروەردەکردنی مرۆڤ لەسەر ئەوەی لەسەر شتە حەڵاڵەکان خۆی بگرێتەوە بۆ ئەوەیە کە زیاتر دوور بێ لە حرامەکان. تۆ حەڵاڵەکەی خۆت نەخۆیت، تینوت بێ لە ڕۆژی گەرمدا ئاوی سازگار لە ناو سەلاجە و بەفرگر و ماڵەکەی خۆتا هەیە نایخۆیتەوە، بۆی کە فێر بیت لە دەرەوانێ ئەو شتانی کە قەدەغە کراوە کە حرام کراوە خۆتی لێ بە دوور بگری. ئەمە پوختەیەک سەبارەت بەوەی کە واجبە لەسەرمان خۆ بگرینەوە لە خواردن و خواردنەوە و ڕابواردن زۆر بە پوختی، کە بەمەش دەتوانێت مرۆڤی ئیماندار بە ڕۆژوو بێت لە بانگی بەیانی تاوەکو بانگی ئێوارە. مامۆستا ئەوەی کە باست کرد لە خواردن لە خواردنەوە لە ڕابواردن ڕەنگە ئێستا خەڵک بپرسێ ڕابواردن چی دەگرێتەوە؟ مە دیارە ڕۆژی ڕەمەزان فەرزە لەسەر کەسی باڵغی عاقڵ تی ئەگەن لێمان کە ئێمە چی دەڵێن، واتە ژنومێرد پێکەوە لە غەیری ڕەمەزانە حەڵاڵی یەکترن، بەڵام لە کاتێکا ڕەمەزان دێت لە بانگی بەیانی تا بانگی ئێوارە، کەواتە لە بانگی ئێوارە کە شەو دادێ هەتا بانگی بەیانی ژنومێرد پێکەوە حەڵاڵی یەکترن و ژیانی سروشتی خۆیان جێبەجێ دەکەن و بەڕێوە دەبن. بەڵام عیبادەتە کە لە بانگی بەیانی هەتا بانگی ئێوارە خۆمان بگینەوە لە خواردن و خواردنەوە ڕابواردن و بەشێکیش لە زانایان دەفەرمونون لە گوناهەکردن و تاوانکردن، بۆ نمونە غەیبەتکردن یاخود فێڵکردن لە کاتی کڕین و فرۆشتندا. ئەمانش گرنگن دکتۆر عەسەبم بورە، بەڵام لەسەر پەیوەندی نێوان ژن و مێرد لە ڕۆژ لە کاتی بە ڕۆژوبووندا، یعنی نابێ هیچ جۆرە بەرکەوتەیەکیان هەبێ یان بەشێک لەو بەرکەوتانە لە ڕووی شەرعیەوە ڕێگە پێدراوە. بە کورتی ئەوەی کە لە بانگی بەیانی تا بانگی ئێوارە تەنانەت هاوسەران ئەبێ خۆیان بگرنەوە لەی
پێکەوە بوونە ئاوێتە بوونی یەکتریە بەڵێ بەڵام پێکەوە گەشتکردن پێکەوە سەیرانکردن پێکەوە سەردانکردن تەنانەت پێکەوە گەمەکردن پێکەوە قسە و گفت و گۆکردن هیچ یەکێک لەمانە لە ڕووی شەرعیەوە کێشە و گرفت دروست ناکات زۆر باشە لە ڕوو شەرعیەوە حەرەج لە پرسیارکردن نییە هەڵبەت ینی ئەگەر ژن و مێرد دەتوانن ماچی یەکتریش بکەن چونکە لە هەندێک دەق باسی شتی وا دەکرێت کە بە ڕۆژوو بووە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ یان کەسێک هاتیە پرسیاری لێ کردیە ئایا ئەمە ڕۆژوو دەشتێنێ یان نا بۆ کەسێک ڕێگەی داوە بۆ کەسێک ڕێگەی نەداوە ڕەنگە ئەمە بۆ خەڵکێک گرنگ بی کە ڕوونی بکەیتەوە بەگشتی یعنی ڕێگە دراوە کە بۆ نمونە ئەگەر ژن و مێردێک لە سۆنگەی خۆشەویستیەوە نەک لە سۆنگەی ڕابواردنەوە هەوەس بازی نەبی کە هەوەس بازی نەکەن قەیچەکە دەزەسەشان یەکتریدا بنێن سروشتیە چونکە ئێمە هەمووان حەزەکەین دایک و باوکمان لە سۆنگەی خۆشەویستیەوە مامەڵ لەگەڵ یەکتردا بکەن شەرعیش نەهاتوە ڕێ بگرێت لە خۆشەویستەکە تەنها دەڵێت ژن و مێرد ئێوە با چەند ساتێک وەکو دوو هاوڕێ وەکو دوو هاودەم وەکو دوو هاوخەم کە بزانن بینی ژن و مێرد تەنها ڕابواردنێکی مادی نییە بەڵکو کۆمەڵێک واتای جوانی معنەویە لە ژیاندا کە بەو دیدەوە سەیری یەکتر بکەن کە ئێوە بە ڕێز و بە حورمەت و بە وەفا و بە جوانی و بە پاکی و بە ساغی و بە ئەویندارەتی لەگەڵ یەکیدا بژین ئێوە تاوکاری یەکترن ئێوە هاودەم و هاوسەر و هاوخەمی یەکترن وشەی هاوسەر لە کوردیە زۆر واتە هەڵدەگرێت کە هاوسەر یعنی پێکەوە نەخشە دادەنێن پێکەوە بیر دەکەنەوانێ پێکەوە جوانترین وێنای ژیان دروست ئەکەن کە پەروەردەکردنی مناڵەکانە حتمما کەوایە دەتوانم بڵێم بۆ وەرگران ماچێکی خۆشەویستی ئاساییە بەڵامی هێوز بازی ئاسایی نییە لە ڕووی شەرعیەوە بڵێ چونکە ئەیکم یەملیک و ئێڕەهوە کوش کۆمەڵێ فەرموودە ئاماژەی پێکراوە و هەندێک گەڵێن بۆ پیرتاندازێ بەڵام بۆ گەنج بەڵام پێوەرەکە ئەتوانین ئاوا دیاری بکەین کە وا لە بەیانی تا ئێوارەوە لەژ هاوسەرەکان بکرێت کە مامەڵەیەکی معنەویانە لەگەڵ یەکتردا بکەن بە دوور لە مادیان نەک هەوەس بازی ئەویندارانەی پاکێتی نەک هەوەس بازێتی هەتا جارێکی تر بیرێ بکەینەوە هەتا هاوسەرەکان بزانین کە ئێمە ژیانی ئێمە بەر لەوەی مادیگەرێتی بێ ئێمە ژیانمان معنەویە باش دەیان هاوسەر هەیە کە خێزانی ناساغە کە خێزانی ناتەندروستە بەڵام لە بازنەی ئەوین و ڕێز و احترامە دنیایەک لە جوانیان دروست کردووە حتمما کەسێک بە هەڵا شتێک بخواتەوە لە ڕۆژی ڕەمەزان ئەمە ڕۆژوەکەی دەشتێ بە هەڵە خواردن و خواردنەوە ظاهیرەن ڕۆژوو ناشکێنێت چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەوەی کە لە بیری چوویەوانێ من ئەکەلە ئەو شەریبە ناسیەن کە لە بیری چوویەوانێ فەلیوتیممە صەومەه با بەردەوام بێ لەسەر ڕۆژوەکەی ئینەما ئەطعەمەه الله وسەقاه ئەو کوڵی داوەتی خوای گیان بووە و کوردەواری مەشهورە ئەڵێن داوەتی خوای گیانی کە خوای گەورە ئاوی داوە و خواردنی داوەتێ لەبەرەوە بە شکاندن حسێب ناکرێت چونکە بیری لای خۆی نەبووە و ئاگای لێ نەبووە کە بە ڕۆژووە هەر لەسەر ئەوەی ئەو خواردنەوەیکی دیکە لەوەی کە زۆر جار مرۆڤ ئەیکات ئەوەیە ینی هەندێک کات ددان دەشۆن لە کاتی بە ڕۆژووبووندا یاخود پیاوان ڕیشیان دەتاشن دەڵێن نە ئەمە نابێت لە بەری ڕۆژۆکەت بەتاڵە کاتەوە ئەمانە ڕاستن ینی لە ڕووی دینیەوە لە ڕووی شەرعیەوە ئەگەر کەسێک پیاوێک ڕیشی بتاشێت ڕۆژەکەی قوبوڵ نییە یان بەتاڵ بۆتەوە یەکێ لەو شتانی کە ڕێگەی پێدراوە بەکارهێنانی سیواکە بە واتایەکی تر فڵچەی دەمودانە کە دەتوانێت دانەکانی بشۆرێ تەنانەت بەکارهێنانی مەعجونیش بەڵام وەکو بڵێ با زیادە ڕۆیی نەکات مەعجونێکی کەمدا بنێت و بەشی پێشەوەی بە تایبەتی گرنگی پێبدا لە شۆردنی دانەکان دواتر ئاو لە دەمی وەربدا بە شێوازێک کە ئەو تامەی مەعجونەکەیە لا بەرێت هیچ کێشەیەکی تێدا نیە یا بڵین لابردنی مو لە جەستە بەگشتی لە ڕووی ڕۆژووبوونەوە هیچ کێشەیەکی تێدا نیە هیچ کێشەیەکی تێدا نیە هیچ زەرێک بە ڕۆژووبوونەکە ناگەیەنێت باشە بۆ ئەوانەی کە نەخۆشن و حەزیش دەکەن چکە ها خەڵکی ئێمە دیندارە ئیلتیزامی هەیە سوپاس بخوا بۆ ئاین بەشێک لەوانە کە نەخۆشیشن حەز دەکەن هەم ڕۆژوەکەیان بگرن هەمیش ڕەنگە هەندێک پێویستیان بە جۆرێک لە چارەسەر هەبی کام جۆری وەرگرتنی چارەسەری ڕێگە پێدراوە دکتۆر ناسا خوای گەورە لە قورئانی پیرۆزدا بە دەقی قورئانە فەرمی فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر ئەو کەسانی کە نەخۆش بن نەخۆشیش ئەو کەسەیە کە لاوازیەک ڕووی تێدەکات بەهۆی نەخۆشیەکەەوە ناتوانێت لە بانگی بەیانی تا بانگی ئێوارە خۆی بگرێتەوە لە خواردنیا لە خواردنەوە
چونکە بۆ نمونە سێژەمە بێ حەب بخوا و ضروریشە کە حەبەکەی بخوای ئەو کەسانی نەخۆشی گورچیلیان هەیە یا ئەو کەسانی نەخۆشی قورحەی مەعیدەیان هەیە ئەم نەخۆشیانە کە ناتوانێت مرۆڤ لەگەڵیدا ئەم عیبادەتە بکە خۆی گەورە عوزری پێداوە دەفەرمێت خۆت برسی مەکە بەڵام لە بەرامبەردا کەفارەتەکەی هەژارێک تێر بکە و ئەو کەسانش کە پیر و پەککەوتن تەمەنێکیان وا چۆتە سەر کە لاوازی ڕووی تێکردوون کە خوا دەفەرمێ وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين ئەو کەسانەی کە توانای هێزی پشت و گەر و جەستەیان نییە کە بەڕۆژوو بن ئەمانیش ئەتوانن بەڕۆژوو نەبن بەڵکو باش وهایە کە بەڕۆژوو نەبن یعنی ئێمە ئامۆژگاری نەخۆشەکانەکەین ئەوەی کە پزیشکێکی بەڕوا پێکرا و دەڵێ بەڕۆژوو مەبە بەگوێی پزیشکەکە بکە ئحراجی تیانە چونکە خوای گەورە خۆی ڕێی پێتۆ داوە ڕەنگە چکە ئێمە خەڵکیوامان هەیە بە تایبەت ئەوانەی بە تەمەن و تەمەنێک لە ناودیم بوون دەڵێ من دەمەوێت لەو خێر و خێراتە گەورەی ڕەمەزان بێ بەش نەبم یعنی خوا ئەم خێرەی بۆ دەنووسی ئەگەر بە ڕۆژوو نەبی با لێرەوە مژدەیەکی خۆش بدەم بە هەموو ئەو کەسانە ئەو کەسانی کە 5 فەرزە لە مزگەوت تابوون یا زۆرینەی کار لە مزگەوت تابوون ئێستا بەهۆی پیری یا نەخۆشی ناتوانن بچنە مزگەوت یا ئەوەی لەگەڵ ئێمە هەموو ساڵێ بە ڕۆژوو بوون ئێستا بە بۆنەی نەخۆشی یا پیری ناتوانن بە ڕۆژوو بن پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم هەمان خێر و ئەجر و پاداشتی نوێژی جەماعەتیان بۆ دەنووسرێ ئەگەر لە ماڵی شەوە نوێژ بکەن هەمان خێری ئەجر و پاداشی ڕۆژوانیان بۆ تۆمارەکرێ مادام عوزر و پۆزشێکیان هەیە ناتوانن بە ڕۆژوو بن ئەگەر چی فیدیەکەشی بدەن هەمان خێری ڕەمەزانیان بۆ دەنووسێ بۆیە هیچ نیگەران مەبن دڵیشتان خۆش بێ چونکە هەرخوا فەرمانی کردووە کە بە ڕۆژوو بن مادام گەنجی و بەتوانایت هەرخواش فەرمانی کردووە ڕێی پێداوی کە بە ڕۆژوو ئەگەر فیدیەکەی بدەیت ئەگەر پزیشکەکە ڕێگەیدا جۆرێک لە نەخۆشی هەیە پزیشک هەتا با بڵێن وەرگرتنی چارەسەرەکەشی بۆ ڕێک دەخا لەو کاتە ئایا بۆ نمونە بەکارهێنانی حەب دەرزی ڕێگە پێدراوە یان نا ئەگەر هات و نەخۆشیەکەەوە هابوو پێویستی بە خواردنی حەبوو چونکە خواردنی حەب لە دەمەوەیە واتە ڕۆژی پێدەشکێ کەواتە ئەتوانی بە ڕۆژوو نەبێت مادام پێویستە پێی بەڵام سەبارەت بە بەکارهێنانی دەرزی دەمار بێت یاخۆت ئازەڵا لەم حاڵەتەیە ڕۆژوو ناشکێ لەسەر ئەسەحی قەول چونکە هۆکارێک نییە کە بچێتە ناو جەستەی ئینسانەوە لە ڕێگەی دیارەوەکو دەم لەبەرەوە دەرزی لەدان و تەنانەت با شتێکتیش باسکەین خوێن بەخشین لەسەر ڕای زۆربەی زانایان ئەمیژێکێکە لەوانەیە کە ڕێگەی پێدراوە کە دەتوانێت مرۆڤ خوێن ببەخشێ یا دەرزی بدا لە خۆی بەردەوامیش بێ لەسەر ڕۆژوەکەی مادام توانای جەستەیی هەیە من ئەو وردەکاریانە ڕەنگە بە وەرگران زۆر گرنگ بیت کە پرسیاری شەرعی هەڵبەت دڵنیام لە جەنابەتیش دەکەن زۆرێک لە نەخۆشی هەیە پەم بەکاردێنن بۆ دەمیان ئەمە ڕۆژوو دەشتێنی ڕای بەشێک لە زانایانی ئەم سەردەمە لەسەر ئەوەن کە ئەو پەمپەی بەکار دەهێنرێت لەبەر ئەوەی تەنها بۆ قورگە هەناسەیە خواردنێک نییە بچێتە ناوگەرەوە ڕای پەسەند لەسەر ئەوەیە کە ئەو پەمپەی ڕەبوو کە بەکارهێنرێت تەنها هەوایەکە ئۆکسسیژینەکە ئێمەش هەناسە هەڵەمژین بەس ئەو ناتوانێت بێ ئۆکسسیژینێکی سافتر و پاک و بێگەتر بێ لەبەرەوە ئۆکسسیژینی ڕۆژوو ناشکێنی ئەسەح ئەوەیە کە ڕۆژی پێ ناشکێت مامۆستا ئەم پرسیاری من بە تایبەتی تایبەتە بە خانمان و ئەو کەسانش کە خواردن دروست دەکەن زۆر جار دەڵێن تامی خواردنەکە ئەەکەم بە سەری زمان واتە تامی ئەو خواردنەی لی ئەنێ ئەیکات یان هەیە زۆر تینوێتی دەڵێ هەر زمانم تەڕەکەم یان لێوم تەڕەکەم ئەمانە ڕێگە پێدراون خۆشۆرین بۆ ئەوەی کەوا فێنک بیتەوە لە گەرمایە کەسێک بەڕۆژووە یا شۆرینی دەم و چاو یا ئاوکردن بەسەردا یا جلی تەڕ بەکارهێنان یا دەم و چاو شۆرین یا ئاو لە دەموەردان لەبەر ئەوەی کە ناودەم زۆر لە حەد بە دەریا وشک بۆ بێتاقەتە پێی هەموو ئەمانە دەکرێت بەڵام بەمەرجێ جوان دواتر لە دەمی خاوێن بکاتەوە بەتاڵ بکاتەوە لە ئاو و نەچێتە خوارگەرەوەوانێ پاشانیش چێژکردنی خواردن زانایان ڕێیان پێداوە لەسەر هەندێک فەرمودە کەواریدا بۆ ئەو کەسانەی کە زەڕوڕن بۆ من ئافەتی وا هەیە زۆر کارامەیە ئەزانێ هەر تۆزەخوەکەی تێکرد ئەزانێ پێویست بەوە ناکات چێژی بکە با بەکاری نەهێنێ بەس هەندێک کەسی تر هەیە میوانی هاتووە و چێشتەکە زۆرترە و ئەترسێ ئەتوانێت بەسەری زمانی بیکا و دواتر تۆزی ئاو لە دەمی وەردا و پاشانیش ئاوەکە لە دەمیا وش بکاتەوە لای بەرێت بەمەش زانیان ڕێیان پێداوە هەندێک گەڵێن مەکروهە باش وایە نەکرێ بەڵام زەڕوڕبی بیکە باشە هەر تایبەت بە خانمان ئەو خانمانی کە بە ڕۆژوون هەندێک بە ڕۆژووە نوێژ ناکات
هەندێک بە ڕۆژووە و نوێژ دەکات لە چک ناکات. بەڵێ ئێمە دەڵێین خوای گەورە سبحانه وتعالى فەرزی کردووە لەسەرمان کە ئێمە نوێژ بکەین و ڕۆژوو بگرین و زەکات بدەین و حەج بکەین. وەک قوتابیەک فێرخوازێ خوێنکارێک لە زانکۆ دەبێت لەوانەکانی خۆیان ئەو هەژوانەی کە هەیەی ئەبێ سعی تیا بکە و دەربچێ. بەڵامی تر فێرخوازی وا هەیە بۆ نمونە لە دەرسێکە ئەکەوێ لە دوو دەرسە ئەکەوێ قابلی ئەوەی امتحان بکاتەوە یا ڕاست بەبێ قابلی ئەوەی جایتر بیکاتەوە. مادام دەرگای تەوبە کراوەیە ئێمە دەڵین بە ڕۆژوو بە بە ڕۆژوو بوون عیبادەتێکی سەر بەخۆیە نوێژەکەت عیبادەتێکی سەر بەخۆیە. چەند کەس هەیە بۆ نمونە 4-5 ڕەمەزانە بە ڕۆژوو بووە بەڵام دواتر تەوبە ئەکا ئەوەکانی دیکەی تر ئەکرێتەوە یا نوێژەکانی دەگێڕێتەوە یا تەوبەیەکی ساڵح دەکات جاری تر دەست پێ دەکاتەوە. ئێمە دەڵین هەر شتێک نێزیکە دەکاتەوە لە خوای گەورە پەروەردگار ئەنجامی بدە. ڕێگر نین لە هیچ کەسێک کە فەرزێکەکە فەرزێک ناکڵێن دەست خۆشوێ بۆ ئەمەیان بەڵام ئەمەیان پێویست بە سەعی زیاترە. ئافرەتێکە لە چک ناکە بەڵام پابەندە بە نوێژ و ڕۆژوەوە ئەڵێن ئەمە زۆر باشە بەڵام لە چکەکەشت فەرزە باڵاپۆشی فەرزە شەریعەتی ئیسلام دایناوە بەڵام کەم تەرخەمیتیاکەی خوای گەورە هیدایەتت بدا خوای گەورە تەوبەت بکە بەڵام ڕۆژی خۆت بگرە نوێژی خۆت بکە ئەوەت خۆت بکە ئیکمالی لە دەرسێکا بەش بە ڕەحمی خوا بکەوی. ئاماژەیەکی کورتت بە سلوک بابەتی دوو زمانی درۆکردن فرتوفێڵ ئەمانە ڕۆژوو دەشتێنن بێگومان یەکێکە لەو شتانەی کە خەتەر و سامناکە لای بەشێک لە زانایان دەفەرمونە غەیبەتکردنی خەڵکی ڕۆژوو دەشێنێ. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسی ڕۆژووی کردووە بەشێک لە قیەمی ئەخلاقی باس کردووە و بەر لەویش خوای گەورە کە دەفەرمێت كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون يعني بۆ پارێزگاری کردنە من خۆم دەگرمەوە لەو ئاوە سازگاری کە لە ماڵەکەی خۆمایە خۆم دەگرمەوە لەو خواردنە خۆشەی کە لە ماڵەکەمایە لە کاتێک کاتینومە لە کاتێکا برسیمە و حەڵاڵیشە نایخۆم. ئەی خێرە غەیبەتکردن کە لە غێری ڕەمەزانیشە حرامە ئێستا تۆ بێی دەستکەی بە باسکردنی خەڵکی یعنی یەکێک لە شتەی کە لە ناو کۆمەڵگەی ئێمەدا هەیە پێویستە چاک بکرێت. بۆ نمونە ئێمە ڕیبا ناخۆین چونکە ڕیبا حرام و خوا فەرمێتی فەئەذەنوا بحرب من الله ئیزنی حرب و جەنگ بدەن لەگەڵ خوا و کەسێک کە ڕیبا و سوء ئەخوا قەرزێکەدا و پاریزیای خاتە سەر. دەی پێغەمبەری خوا فەرمێ ئین ئەربە الڕیبا خراپترین ڕیبا ئیستیطالەة الرەجل في عرض ئەخیه زمان دێژێژی کەسێکە بەرامبەر شەرەف و ناموس و کەرامەتی براکەی خۆی و خوشەکەی خۆی. ناکرێت تۆ بە ڕۆژووی خۆت پارێزی لە حرام لە حەڵاڵ بەڵام خۆت نەپارێزی لە حرام و لە خەڵکراوەکە یا فێڵکردن یا دەستبڕین یا فرۆشتنی کاڵایە کە کوالەتی نزمە بە کوالەتی بەرز یا سینیە بە یابانی هەموو ئەمانە بەڕاستی دەبێ ئینسانی مەدا خۆی بپارێزێت. ناکرێتە ڕۆژوەکە بەتاڵ دەکا لای بەشێ لە زانایان فعلەن ڕۆژی پێ بەتاڵە بێ بەڵام لای بەشێکی تر لە زانایان دەفەرمونون ئەجر و پاداشتێکی زۆر زۆری لە دەست دەرەچێ ئەگەرچی ظاهیرەن وەکو بڵێ بە ڕۆژبوونەکەی خۆی گرتووە. مامۆستا پرسیارەکانی من هەر تایبەتن بە خانمان بەڵام باسی نەخۆشیت کرد ئەگەر پزیشک بە نەخۆش بڵێت تۆ نابێ بە ڕۆژوو بیت بەڵام خانمان هەندێک حاڵەتی تایبەتیان هەیە ئەو خانمانانەی دووگیانن دەبینین زۆر کات لە مانگی ڕەمەزاندا دووگیان و بە ڕۆژوش دەبێت ئەمە بە گوناح بووی دەنووسرێت ئەگەر بە ڕۆژوو نەبێت چونکە ئەو ژیانی دوو کەسی لەسرە بێت ئەو کاتە. و هەندێک حاڵەتی دیکە هەیە لە خانمانە ڕەنگە نیوەی ڕۆژەکە بە ڕۆژوو بێت دەکەوێتە سووری مانگانەوە زۆر جار خانم لە پێش بەربانگە و حاڵەتی بۆ دێ ئەمانە تاوەکو چەند لە دینی ئیسلامدا باسی لێوەکراوە ئەو خێرەی بۆ دەنووسرێت لەو ڕۆژەدا کە بە ڕۆژوو بووە. دیارە لە بانگی بەیانی تا بانگی ئێوارە ئەبێ مەرجەکانی ڕۆژوگرتن بێتە جێگا ئەوجا ئەو ڕۆژت بۆ تۆمار کراوە لای خۆی گەورە. ئەگەر هات و کەسێک خواردنێکی خوارد یا خوشکێکی بەڕێز کەوتە سووری مانگانە بێگومان خوای گەورە مسقالە زەڕەژە خوێنێتەوە هەتا عەسر بە ڕۆژوو بۆ لای خوای گەورە نووسراوە. بەڵام پرسیارەکەمە ئایا ئەم ڕۆژەی بۆ تۆمارەکرێ وەکو ڕۆژ بۆی تۆمار ناکرێت پێویستە ڕۆژێکی دیکەی تر دواتر بیگەڕێتەوە. بەڵام ئەو کرێکاری خواگیان بووە هەتا ئەو کاتە باڵانسی حسابی بۆ تۆمار کراوە بە دڵنیاییەوە بەڵام ئەبێ ڕۆژێ بگرێتەوە. ئافرەتێک کە دووگیانە بە هەمان شێوە ئافرەتێکیش کە شیردەرە شریعەتی ئیسلام ئازادی داوەتە دەست خودی ئافرەتەکان. ئافرەت هەیە بەهێزە تۆکمەیە
بەخۆیان ڕادەبینێت بە ڕۆژوش دەبێت و هیچ کێشەیەکی نییە نە لە حاڵەتی دووگیانیدا نە لە حاڵەتی شرداندا. بەڵام هەندێک ئافەتی دیکەی تر هەن لەو نێوەندەدان ئەڵێ خۆم کێشەم نییە بەس لەبەر مناڵەکەی زکم، خۆم کێشەم نییە بەس لەبەر مناڵە شیرە بەرەکەم. شەرع لەمەشە هەڕێداوە کە بە ڕۆژوو نەبێت. بەڵام ئەوەی کە زیاتر ڕای ئیمامی شافعی لەسەرەوە بەشێ زۆر لە زانایان دەفەرمونون ئەگەر لەبەر خودی خۆی بە ڕۆژوو نەبوو تەنها گرتنەوەی لەسرە، بەس ئەگەر لەبەر غەیری خۆی بوو وەک ئەوەی لەبەر مناڵەکەی زکی یا لەبەر مناڵەکەی باوەشی کەشیری ئەداتێ ئەبێ لەم حاڵەتەدا دواتر بە ڕۆژوو بێتەوە و فیدیەیەکیش بدا بەوەی کە هەژارێک تێر بکا لەبەری هەر ڕۆژێک کە لەبەر مناڵەکەی زکی یا لەبەر مناڵەکەی باوەشی بە ڕۆژوو نەبووە. کاتمان نەماوە بەڵام باسی فیدیەت کرد هەیە توانای هەیە بە ڕۆژوو بێت هیچ کێشەی نییە هەموو شتێکی تەواوە ئەڵێت لەبەرەوەی کە من ئەو پارەیە ئەچم پارەکە دەدەم بەڵام بە ڕۆژوو نابم. شتی وەهامان نییە لە شریعەتی ئیسلامدا هەچ کەسێک توانای بە ڕۆژووبوونی هەبێ پێویستە لەسەری فەرزە لەسەری کە بە ڕۆژوو بێ. بەڵام کەسێک نەخۆشە، بەڵام کەسێک ناساغە، کەسێک لە سەفەردایە، یاخود کەسێک پیرە تازە گەنج نابێتەوە، یا نەخۆشیێکی مزمین و بەردەوامی هەیە چا نابێتەوە، یا ئافەتێکە دووگیانە یا شیر ئەدا، ئەمانە لە شریعەتی ئیسلامدا عوزر و پۆزش هەیە و ڕێی پێدراوە کە بە ڕۆژوو نەبن و دواتر فیدیە بدەن. بەڵام ئەو کەسەی کە ساغە کە توانای جەستەیی هەیە بە هیچ شێوازێک ڕێگە پێدراو نییە بڵێ من پارە ئەدەم و بە ڕۆژوو نابم، ئەبێ بە ڕۆژوو بێ. پاشان ئەگەر دەوڵەمەنە واجبە زەکات بدەیت، ئەگەر هات و دەوڵەمەنی یا کەسێکە زەکاتی نییە پێغەمبەری خوا فەرمێتی ئینە فی المالی حەقا سیوە زەکات، جگە لە زەکاتیش ماڵ هێشتا حەقی خۆی لەسرە، پێویستە یارمەتی هەژار بدەین، پێویستە کۆمەڵگەیەکی بەڕەحم و سۆز و میهرەبان بین، بە تایبەتی ئەو کەسانەی کە بەهەژاری تەنگی پێ هەڵچنیون و ناڕەحەتی کردوون و بێناز کەوتون، ئەوە دراوسەکان دۆستەکان خزمەکان واجبە لەسەریان ئەگەر زەکاتیش نەبێ لە خێر و سەدەقە و یارمەتیدان و بەدەمەبوونی مرۆڤ دۆسێتی و ئیماندارەتی خۆیان بچەسپێنن یارمەتیان بدەن. بەڵام با تەواو بە ڕۆژوو بن، با زیاتر هەست بکەن بە حاڵی هەژار و نەدارەکان. ئەوانەی کە بە ڕۆژوو دەبن بە شەو خواردنەوە کۆهۆلیەکان دەخۆنەوە بە تایبەتی لە پیاواندا ئەو ڕۆژیان بۆ هەرچەنە باسی ئەو باڵانسەت کرد کە لای خی گەورە بۆیان تۆمارەکرێ، بەڵام ئەم ڕۆژۆ قوبوڵە بێت. ئێمە دەڵێن ئەگەر مەرجەکانی ڕۆژوو بوون لە بانگی بەیانی تا بانگی ئێوارە هاتەدی بەڵێ دروستە ڕۆژەکەیان، بەڵام ئەوەی کە بە شەو ئەنجامیەدەن کارێکی حرام و ناشەرعیە کە ئەنجامی ئەدەن. ئەی فەرمودەیەک باز دەکرێت هەندێک مامۆستا باسی دەکەن هەر کەسێک ئەو جۆرە خواردنەوانە بخواتەوە چەند ڕۆژ عیبادەتی لێوەرناگیرێ ئەمە چۆنە؟ ئەوە وەکو سزایەک دیاری کراوە لە سۆنگەی فقهەوە ئێمە جواب بدەینەوە کە دەڵێن لە بانگی بەیانی تا بانگی ئێوارە واجبێکی سەرشانێتی بیکە، بەشک و ئەم بە ڕۆژوو بوونەوای لێ بکە کە کەمتر ئەو کارە ئەنجام بدا. پاشان ئەو کەسەی کە هەر سوورە فەرقی هەیە گوناهکردن لە کەسێ بۆ کەسێکی تر، کەسێک گوناهێکەکە پێی ناخۆشە ئەمە هەر بەڵگەی ئیمانە، بەڵام کەسێک گوناه ئەکا پێی خەندە ئامێز ئەبێ ئەمە نیشانەی دڵ نەخۆشیە لە ڕووی ئیمانەوە. کەسێک گوناه ئەکا بەڵام دەچێت باسی ئەکا لای خەڵکی ئەمەش بۆ خۆی لە خۆیان تاوانەکەی گەورە ئەبێ. ئەمما ئەو کەسەی کەوا گوناهە ئەکا و ئەیەوێت ئەمڕۆ تۆڕە کۆمەڵایەتەکان هەیە تەسویری خۆیەکە ئەڵێ وا گوناهم کرد وا ڕۆژەکەم شکان، ئەمە بەڕاستی پێغەمبەری خوا فەرمێتی صلی الله عليه وسلم كل أمتي معافى، هەموو ئومەتەکەم دوور نییە خوا عەفویانەکە إلا المجاهرين، جگە لەو کەسانەی کە بە ئاشکرا گوناه و تاوانەکەن چونکە ڕەچە ئەشکێنن وا لە خەڵکی دەکەن کە گوناهکردنیان بەلاوە ئاسان بێ، ئەمەیان خەتەر و سامناکە دوور نییە کە خوای گەورە سبحانه وتعالى غەزەبیان لێ نەگرێ یا سزای سەختیان نەدا. زۆر سپاس دکتۆر ناسر فەتاح، مامۆستای زانستی ئیسلامیەکان و تارخوێن لە سلێمانی. ئەم شەو میوانی ئێمە بووی و ماندشمان کردی. سپاس بۆ ئێوەش، سەلامەتی و تەندروستیتان بۆ دەخوازم لەم کەش و هەوا ساردەدا. زۆر سپاس بەخێر بیت دووبارە. دەچینە شەوچرای ڕەمەزان. هاوکارمان عەبدولسەلام ئاکەنجی ئەم جارە شەوچرایەکی تایبەتی بۆ بەرنامەی پارشێ ئامادە کردووە، پێکەوە سەرنجی دەخینە سەر. بەڵێ بەڕێزان، شەوچرا
یەکێکە لە بڕگەکانی بەرنامەی پاشێف لە تەکیە خانەقا مزگەوت لە باکووری کوردستان دەکرێت زیاتر فۆکەس خستنە سەر ئەو سروتە ئاینیە کوردیانەیە کە لە باکووری کوردستان زۆرجار لەلایەن تیپێکی میوزیکی کە کاریان ئیشکردنە لەسەر سروتە ئاینیەکان دەکرێت مناجاتی دینی دەخوێنێت بێگومان مناجاتی دینیەکان لە کوردستان نەک تەنیا لە باشوور لە بەشەکانی دیکەی کوردستان خۆش بوو یەکێکیان زۆر ئەوەی ئەمڕۆژ زۆر تایبەتە والله ئەوەی ئەمڕۆژ زۆر ئەوەی تایبەتە دوێنێدیم زۆر دەنگی خۆش بوو سەوتی زۆر خۆش بوو ئەمڕۆژ پێم وایە یوسف بەڵێ یوسف دیدار دوست بەرەدەم ئەی ناسیت کەواتە دەنگی خۆشە حتا زۆر دەنگی خۆش دەنگی زۆر خۆشە بەیەکەوە لەگەڵ یوسف دیدار بزانین ئەوان ئەو چی بۆ ئێمە دەخوێنێت پاشیف بخیر به تماشاوان هێژاژ شەفچرا ئەس عەبدولسەلەما کنجی لە پێشبەری وەمە ئیرۆ دیسا مە دیوانێکی گەلێکی خۆش ji we re amade kiriye hem bêhna biharê hem eşqa biharê li ser me ye hem jî kêf û eşqa paşî vê bêguman îro mêvanê min dengekî serhedî Yusuf Dîdar e qasîde bêj û îlahî bêjekî gelek gelek hêja ye ew bi xêr û silamet hatiye çawayê seydayê min حمد خدا را حمد خدا را براستی یوسف چه وقتی چه یوسف خوجه دی چه بیجیش مرقه چه حوادث هنج ولات روشیه تلنا خلقیت گری ملا گلکی گروکن حیوانش درده هنش کلا هنش کدر هنه تو چه بینی روشیه ما مستد زانی ای سال سالگی غریب بو مخابه عاد حاجه چی بو بله بوی ام زیده نگرن ای سال بله برنامه گش قد کرد ما ابطال کرد ام نشونه برنامه بله مالینه اما تاتی برنامه من ام هاتم برنامه ای باشه مالا خدا آقا اگر کت گروک و تو بچه منی تشکو پیدا بکرن سرچاوی من راحت دیم سرچاوی ان شاء الله تو زنی وقت مگله کی کرده همش بروی ام دست به قصیده کی بکن بله سید محمود قلتی کی بله قصیده ویا بالناوی توبه دارم توبه دارم بله فرمایز بنی شر چرا لامده دست بیدید أزل بردرگاه تیار ابتكم زار وفي زار طالب عفو بناهم توبة دارم توبة دار طالب عفو بناهم توبة دارم توبة دار قرب نحكار وزليل راجي عفوات ماي رورشم راجا قيامة توبة دارم توبة دار رورشم راجا قيامة توبة دارم توبة دار پاشیمانم سر گناه خو خازی من نگرای پاشیمانم توبه دارم توبه دارم پاشیمانم توبه دارم توبه دارم
شوقة رحمة بكاي جيك بناحي من ببارس توبة دارم توبة دار قرشي عبدك عاصي ما لائق عفوات ماي لكن تلايق عفوي توبة دارم توبة دار تبحاله من دزاني من خلاصكي يا إلهي تقناه من ستركي توبة دارم توبة دار يا إلهي يوسف عاسي عفوك داش باي داش رحمة داش كمبا توبة دارم توبة دار توبة دارم آي توبة دار آمين إن شاء الله. رحمة يبرع أري يا ربي رحمة يبرع. يوسف عاصي عفو بك توبة دارم توبة دار. توبة دار. دعاء النفس أخوك إذا تمجي تخصنا. ما حمية بجم جاتشي عبدك أمجي يا إلهي أم عبدك آسين بجم بله. أم هاتنا البدرية تما عفو بكي آخری تشوار تورپیل کردینا ولا گوتی ته ناوی میجی خست بای. أمج برنامجنا جب أمجي نسافر إن شاء الله ما هذا دعاء عمومی یه إن گشتیش شاء الله، بو هر إن شاء الله. کسی خدا قبول که. آمين. سیدای من تو قصیده بجه کی جوانی گله که جای تش که داری جبو تما شوان ما. از ناو ترکی باجار آگری بله. نافچه پاتنوسی ام ناولات هفنا دراستی ام بجم ام الملاز گره چونه بنده عربیشا تجي الملاز گری آره بله. ام ناولات هفن ای ناولات باید هفن کتش ملاز گریبی تو شما دویش پاتنوسی ما مرد جو کوهات به دنیای از کوکل کوبه از پاتنوسی حتی الفاتنوسی از پاتنوس اساجیت موشی ملاز گری يعني اما أمورات قبول طبعا دکه طبعا باشه بله. یک 80% بتوش کدایی تو بیچه از من دیاربکری من Diyarbakır. çünkü az zahmet Diyarbakır Ha ho. Eri vallahi. Hanım jikuba merim Em jikuba. hakikaten. Saat ata khoş. Murat Amaşan. Sinan can. Khoş neyse. Denge civan civan, denge cevaz cevaz hund برنامه شفچرا دا ل آمده تماشات کن وقت پاشی ودا نه امی بسته کی هم ولاتیه کی خوای گله کی دلال کو بسته مراد بلد بناوی اوج خلکی موشیه. اوج خلکی موشیه بابا خودی هنره کی خوش تا موشیام یک پیشکش کار یک دنگ خوش و دنگ بیجو ولاتی ما ولاتی کی برکت ماشه باشه سلام ریز تراجی مراد بلد دماویل هفنه هاتنا خواست متخواست از ویجید برنامه خود آواز مینم انشالله جاره کدنی فرمو مزگین یوسف تیدان يا رسول يا رسول يا رسول الله يا حبيب يا حبيب يا حبيب الله يا رسول يا رسول يا رسول الله يا حبيب يا حبيب يا حبيب الله قش بابا تنور على إسلامي يا رسول تآني جمر قرآني رستي وهم خنجي مبوجيانا يا رسول تمزقين الجيهاني رستي وهم خنجي مبوجيانا يا رسول تمزقين
جهانه يا رسول يا رسول يا رسول الله يا حبيب يا حبيب يا حبيب الله يا رسول يا رسول يا رسول الله يا حبيب يا حبيب يا حبيب الله شيء بحد يا رسول سرتبه حتاني أبد هذي ورجا ما جرب بأحد يا رسول ما بخش ترى أحمد هذي ورجا ما جرب بأحد يا رسول ما بخش ترى أحمد يا رسول يا رسول يا رسول الله يا حبيب يا حبيب يا حبيب الله يا رسول يا رسول يا رسول الله يا حبيب يا حبيب يا حبيب الله عليه الصلاة والسلام. تذكري أو كوبلا داوي يا رسول يا رسول يا رسول الله واس بيدنج بريجم دنجم خوش حس دنجم دنجم خوش ما قررت بمنا خوش تذكري تقول خوشكو سوي قسمه بموسيقى يا رسول يا رسول يا رسول يا رسول الله يا حبيب يا حبيب يا حبيب الله عليه الصلاة والسلام. يعني والله عليه الصلاة والسلام. قال لك خوش أسبرج حسكم. مرة تبع مصدر تند خرجت أبو. بله. أي مش ترى دياري كده وحمد ما شاء الله. بس إيش حمو بينارين خايكو في ساعات السر شاشة رضاف. برنامج الشيف شرا قدرت دكين جوان راد دياري دكين جوانو كتشيكو زارو كوكالو بير هر كسي كوي بقال مدن هيرن. سيدا أزفي مراختكم. تجواني عمري تازم برسم نظام دبيجن عمري بيرة كناي برسم يزرامته برسم. نه برسم. باشه. هرکس شو زنه بلا بسات. جروجا جدایک بونی حتی ویکلی پوشمانی تا هری مزن چیه؟ طبعا مروف ان پوشمانی مزن خطای انسان هبه. بله. ام خطای. ام جگونه توبه دار یرو ام گفتن او مسئله توبه دار. این پوشمانی تا هنر نسا. پوشمانی من خطای من یعنی خرابی مچی بیه بکی. ام نزان طبعا ام به خدا عفو. کابا کو سبب مهر مسانی ام جبهشن پوشمانم. بله. هر چیزی که پوشمانی ام نزانن. بله. او تایبت جبوته فرمو. گلکس پس کن تا برنامه خملان بدنگی خوای خوش. خودش تاز مشلا. پیام کیت داوی وک نصیحت و توصیه. اد هر بشه که داشت میوان خوای کو بیبی رام جوان دخوازم بیک هوا بکی. مثلا بیشتر توصیه میبونمونه. پرتوک بخونن. یا تچه. توبه سسک توبه سکیدمون. پیغمبر علیه السلام بود یکی او خطای بس داره و که خطا نکردیه توبه کردیه اجدن توبه بکن امجن توبه کن پشمان بنو توبه بکن بله فرموز پس یوسف دیدارت کم شفت راج آمده به داوی بو پاشی و بخیر روزا و گش دل و فره به فرمو بخاطری و ئێمەش بە پارچە موزیکێک لە ستۆدیۆ کۆتایی بە پارشێوی ئەمڕۆ دێنین و سبەی لە پارشێو لەگەڵتانە بینەوە هەر باشتان دروست بن خواتان لەگەڵ بۆ ئەوانەی کە نەیانتوانی لە سەرەتای پرۆگرام لەگەڵ ئێمە بن دەتوان لە سوشال میدیای ڕوودا و سەرجەم بڕگە و بابەتەکانی پاشیڤ و بەرنامەکانی دری ڕوودا و ببینن خواتان لەگەڵ هەر شەو سەعاتی 1 تا 3 شەو ڤینەری بەرنامەی پاشیڤ بن خواتان لەگەڵ بن